خۆشەویستەوە بەڕێوە سێدێک لە ئەو هاوڕیانە هاوڕێ ئەحمەدێکە هاوڕێ ئەحمەد مافی تاک سەبات لە مافی تاک لە تاوانی بە کۆمەڵدا کەیسی دادگای فرانکفۆرتی بە نمونە وەرگرتووە و بەڕێز فەرۆز محەممەد کە قوتابخانە و ئازادی پانێڵەکەی لەسەر قوتابخانە و ئازادیە و یەکێکی دیکە لە هاوڕێیانمان هاوڕێ عەبدوڵایە تاک لە کۆمەڵگەی نەریتیدا یەکێکە لە پانێڵەکانێکە لەسەر دەکات ڕێکخراوی ئازادبوون و ئەو هەموو پانێڵێکی زۆر گەنجانەیە دەستی خۆشەوەم پاڵاوان و هیوادارم بەردەوام بن لەوەیکە پلاتفۆرمێکتان دەگەنجان هەرچەندێک تاوتوکە باشی داوێنە من لەسەر ماف و بەرپرسیارەتەکانی تاک لە تاوانی بە کۆمەڵا قساکەم و دادگای فرانکفۆرت بە نمونە بەپێی ناونیشانەکە دەتوانێت لە ماوەی ئەم 15 خولەکەدا وەڵامی سێ پرسیار بدەمەوە. پرسیاری یەکەمیانەوەیە کەیسی دادگای فرانکفۆرت چییە و پرسیاری دووەمیانەوەیە کە تاوانی بە کۆمەڵ چییە و پرسیاری سێمیان ماف و بەرپرسیارەتی تاک لە تاوانی بە کۆمەڵا چییە. لە 1/12 ئەم ساڵە 2 هەفتە پێش ئێستا دادگای فرانکفۆرت یەکێک لە کەیسە هەرە گرنگ ئەوەی کە زۆرترین نقاشە لەگەڵ یەکلایی کردەوە ئەویش کەیسی جینۆسایدی یەزیدیەکان بوو لە دادگای فرانکفۆرت. دادگاکە دوای 2 ساڵ لە دادگاییکردن بڕیاریدا لە 1/12 پێش ئێستا بڕیاریدا کە ئەو تاوانە بە کۆمەڵی بەرامبەر بە یەزیدیەکان ئەنجام دراوە تاوانی جینۆسایدە و لەوانکە تاوانی جەنگ و تاوانی دژە مرۆڤایەتیشە. کەیسەکە بەو شێوەیە کە کەسێک بە ناوی تەها جومەیلیەوە لە ساڵی 2014 لە عێراقا ئافرەتێکی یەزیدی ئەکڕێت و ئافرەتی یەزیدیەکە و کەنیزە بەکاری هێنێت و ئافرەتەکە منداڵێکی هەیە منداڵەکەی 5 ساڵە منداڵەکە شەر یەزیدیەکە منداڵی ئافرەتەکەیە و ڕۆژێک منداڵەکە ئەبەسێتەوە بە عەمودێکەوە لە ناو ماڵەکەی خۆیەوە و دێ ئێڵە لە مانگی 8 تا و کاتەی ئەمرێت لە ساڵی 2014 و دوای ئەوە کە مناڵەکە ئەمرێت کە مناڵەکە بەسێتەوە دەرگاز بەسەر ژنەکە دائەخات و بەردەمی ژنە یەزیدیەکەیە کە کۆیلی سێسی کابرا داعشەکە تەها جومەیلی مناڵەکە ئەمرێت. کەواتە تاوانێک ڕووی داوە. تاوانەکە ئەوەیە کە کەسێک کە بە هاوڵاتی بە ڕەگەز عێراقی ئەو کات ئێستا تەمەنی 29 ساڵە ئەو کات تەمەنی 2014 تقریبا تەمەنی 23 ساڵە بێت تاوانێکی ئەنجام داوە یان سێ تاوانی ئەنجام داوە لەناو تاوانە بە کۆمەڵەکانە تاوانی جەنگ و تاوانی دژە مرۆڤایەتی و تاوانی جینۆساید. ئەوەی کە تاوانەکەی ئەنجام داوە عێراقیە ئەوەی کە تاوانەکەی بەرامبەر ئەنجام دراوە هەر عێراقیە و تاوانەکەش لەناو خاکی عێراق ئەنجام دراوە. پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ ئەم دادگایە لە ئەڵمانیا کرا بۆ ئەڵمانیا مافی بە خۆیدا کە هیچ نەتاوانبار ئەڵمانە نەتاوان لێکراو ئەڵمانە و نەکە لەسەر خاکی ئەڵمانیاش تاوانەکە ئەنجام دراوە. ئەم بابەتێکە پێوتێ میدیا فازیلیزیشن ڕاتەناو اختصاصی شاملەوە کە هەندێک لە وڵاتەکان و من لە ناویانە وڵاتی ئەڵمانیا ماف بە خۆی ئەدات ئەو تاوانانەی کە تاوانی بە کۆمەڵن کە دژی کۆمەڵگەی گشتی مرۆڤایەتیە ماف بە خۆیدا لە وڵاتی خۆیان دادگایی کرد. طبعا ئەم بابەتە ئەم بنەمای دەسڵاتی گەردوونی دادوەری چەند وڵاتێکی زۆر کەم هەیە لەوانە ئەڵمانیایە بۆ بۆی میکوردی زۆر گرنگە بەڵام بابەتەکە لەسەر ئەمە نییە نامێت لەسەرەوە بڕۆ. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بە کوشتنی یەک کەس لە بەرپرسیارەتی یەک کەس یەک کات تاوانی جینۆساید دروستە بێت فۆکەسەوە هەیە یەک کەس کوژراوە و یەک کەسیش بکوژە و بە سێ تاوانی زۆر گەورەش سزادراوە یاخو با پرسیارەکە بە نوعێکە بکەم ئەگەر کەسی هات ئەم هۆڵەوە و 100 کەسی تایە هەر سەدی توش ئایا ئەمە تاوانی بە کۆمەڵە کەواتە تاوانی بە کۆمەڵ چییە بۆ لەوێ یەک کەسە طبعا ئەگەر کەسێ بێت ئەم هۆڵە ئێمە بکوژێ تاوانی بە کۆمەڵ نییە کەواتە تاوانی بە کۆمەڵ چییە بۆ ئەو کەسە یەک کەسی کوشتووە وەکو تاکێک یەک کەسی کوشتووە وەکو تەنها خۆشی بە تاوانی بە کۆمەڵ سزادرا و سزاکەشی سزای هەتاهەتاییە و کەسێک 100 کەسە کوژە تاوانی بە کۆمەڵ نییە. ئەلێ ڕۆ ڕۆمەسەر وەڵامی پرسیاری دووەم کە تاوانی بە کۆمەڵ چییە. بەسیطترین پێناسی ئەوەیە تاوانی بە کۆمەڵ پەیوەست نییە بە شەخصەوە بە تاکەوە پەیوەستە بە مەنزومەوە بە سیستمەوە واتە سیستمێک تاوان ئەنجامەدا سیستمەکە چێکە دەوڵەت بێت بە تایبەتی دوای دامەزرانی دەوڵەتێتەوە ئەو دەوڵەتی تێمە دەستمان کرد بوو بە دێوەکەی فرانکشتاین زۆر ناشینە و تاوانی زۆر گەورەش ئەنجامەدات و لە هەمان کاتە لە تاوانی بە کۆمەڵە دەوڵەت مەسئولیت چەڵ ناگرێت یعنی کیانە ئەبستراکتەکە وەکو کیانی ئەبسترا خۆی بەرپرسیارەتی نییە چۆن سزای بدێت چۆن عێراق سزا بدێت چۆن ئێران سزا بدێت بەڵام کەس دادگای باڵی تاوانەکان لە عێراقەوە هەبوو
لە عێراق سواکەسی یەکلاکەرەوە هەیە کە تاوانی جینۆساید ئەنجام درراوە بەرامبەر بە کورد و داگاشی بۆ دامەزدا بەڵام تەماشاکەی هاوڵاتی ئاساییان دادگایی کرد و منظومەی بەعز وەکو بەعز دواتر بە بڕیارێک بەعز دەقەکران نەک بە بڕیاری دادگاکە و عێراق هیچ زانەدرا لەم کەیسانە لە کەیسی تاوانی بە کۆمەڵەوە هەیە لە کەیسی تاوانی بە کۆمەڵە سیستم منظومەکە کۆمەڵە کەس بەیەکەوە ئەگەری ئەنجامدانی تاوانیان هەیە بۆیە یاسای تاوانی نێودەوڵەتی ئەیەوێت بە ڕێگای کۆنترۆلکردنی سیستەمەکان سیستمی دەوڵەت بێت یاخود لەم ساڵانی دوایە گروپە چەکدارەکان بەپێی دوایین راپۆرتی سەلیب ئەحمەدزاد لە 500 گروپی چەکداری جۆراجۆرێ لە دنیاە ئەمانە تاوان ئەنجامەدەن باشە کە ئەمان تاوانیان ئەنجامدا تاوانەکە خۆی چۆنە ئەگەر بۆ شێوەی بۆی سوورەکە بگات تاوانی بە کۆمەڵەکان بە شێوەی سێگۆشەیەک وایە یەکەم جارەبێ بیسەلمێنی تاوانی بە کۆمەڵ ئەنجام درراوە و تاوان بە کۆمەڵەکان چوار تاوانە تاوانی جەنگ تاوانی جینۆساید تاوانی جەمرۆڤایەتی و تاوانی شەڕەنگێزی ئەگەر سەلمانت تاوانی جینۆساید ئەنجام درراوە کەواتە دوو سێگۆشتر بۆ دووسەریە کێ ئەنجامی داوە و بەرامبەر بەکی ئەنجام درراوە تا تاوانبار لێرەکیەیە بۆ ئەوی بزانیت دەرپرسیاری تاک لەناو ئەمانەیە کە ئەنجامیان داوە چۆنە و تاوان لێکراو کێ بۆی بیسەلمێنی کە ئەم گروپە تاوانیان بەرامبەر ئەنجام دا وەکو کێسەکەی تاهاجمێنی شتۆ کێسە کێسێکی زۆر تازێ هەر بەنسبەت یاسای تاوانی نێودەوڵەتی کێسێکی زۆر تازێ و زۆر نقاشی لەسەر کرا لەماوەی ئەو دوو ساڵەیە کە دادگایەکە دەستی پێ کرد ئەگەر سەلما تاوانی بە کۆمەڵ ئەنجام دراوە واتە دادوەر لەو کاتەیە دانیشێت تەماشاکە دان تاوانەکە ڕوویداوە یان ڕووی نەداوە ئەگەر ڕوویدا بوو ئەو کاتێتەوە بۆ خوارەوەی سێگۆشەکە سێگۆشەیەکی هەڵگەڕاوی بە خواری سێگۆشەکە تاوانەکە بەرامبەر هەر کەسێک ئەنجام درابێت ئەوە مافی خۆیتی داوای ماف بکات و لەم بەریشەوە تاوانەکە لە سێگۆشەی بەرامبەرەکە بکرد یان ئەنجامدرانی تاوانەکە ئەگە تاوانەکە ئەنجام درا هەر کەسێک ئەو منزومەیە بوو بێت سزا ئەدێت ینی داعش وەکو داعش تاوانەکە ئەنجام داوە وەکو منزومەی داعش وەکو سیستمی داعش و بەرامبەر بە یەزیدیەکان تاوانەکە ئەنجام داوە کەواتە دادگا گەشتە و قەناعەتەی کە ئەم تاوانە بە کۆمەڵە تاوانێکی بە کۆمەڵە داعش بەرامبەر بە یەزیدیەکان ئەنجامی داوە و لە ناوشیە یەک کەسی بردە ئەڵمانیا و لە ئەڵمانیا دادگایی کرد و ئەم دادگاییکردنە بەرامبەر بە بەرپرسیارتی تاکە تاهاجمەیلی وەکو تاکێک لەوێ ئەوە کرا وەکو تاکێک لەوێ سزادرا بەڵام وەکو تاکێک لەناو چییە لەناو منزومەیەکی تاوانکاری گەورەترا و دادگا بڕاشیدا کە قەرەبووی قوربانیەکە بکاتەوە بەڵام قوربانی لە تاوانی بە کۆمەڵا چۆنە لە تاوانی بە کۆمەڵا قوربانی یەک کەس نییە بەڵام لەو کەیسی دادگایە یەک کەس نمایندەی هەموو قوربانیەکانەکە کە ئەو مناڵە 5 ساڵەیە کە تەهاجمەریەکی جێت و توشتێکی تازە و چۆن قەرەبوویەکەیتەوە دادگا لە حاڵتان کۆمەڵە قەرەبووی داناوە یەکێک لەوانە ئەوەیە یان بۆ ماف گەڕێتەوە بۆ ماف خوراوە ئەوەیە کە لە ڕێگای تاوانەکەەوە لە ڕێگای بڕیای دادگاکەوە دان بەوانێت جینۆساید بەرامبەر بە یەزیدەکان ئەنجام درراوە و تاوانی جەنگ بەرامبەر بە یەزیدەکان ئەنجام درراوە و تاوانی جەمهورەتی بەرامبەر بە یەزیدەکان ئەنجام درراوە و ئەو کەسەشی کە نوێنەرایەتی ئەمانەکە وەکو دایکی و مناڵەکە لە ئەڵمانیا لە دادگاکە ئامادە بۆ شکاتەکەی کرد بە 50,000 یۆرۆ بە نەن مەتریال دەمەیت ئەو زیانە نامادیانەی لە ئافرەکە کەوتووە لە ڕووی ئەو زیانی دەرونیە زیانی سایکۆلۆژیە بەوە قەرەبووی کردەوە بەڵام کەیسێکی تر هەیە بۆ نمونە لە دادگایەکی تر دادگای تاوانی نێودەوڵەتیە کەیسەکەی ئەلمەهدیە لە ساڵی 2009 ئەلمەهدیان سزادا لە پای ئەنجامدانی تاوانی دژە مرۆڤایەتی چی کردبوو 10,000 گەی لە مالی لە وڵاتی مالی 10,000 گەی ڕوخانە بوو وە مەزارگە ینی مەزارگە کۆمەڵێکینە کۆمەڵێک دار و دیوارە هیچ ینی شتێکیەوە نییە تۆ بڵێ کەسی نەکوشتە بوو بەڵکو تەنها مەزارگەی لەناو بردبوو و دادگا بڕیاریدا بەوەی کە ئەلمەهدی تاوانی دژە مرۆڤایەتی ئەنجام داوە لە ڕێگای چی لە ڕێگای تێکدانی کلتوری ئەو گروپەوە کە ئەم پەلاماری داون طبعا ئەلمەهدی کەسێکی ئیسلامیە لە وڵاتی مالیە و چۆن لای خۆشمان دیسان لێرەش مەزارگەی پیاوچاکان تێکدرا لێش ئەم شتەی وا بوو کە و بیدعەیە و تێکیدا و دادگا بڕیاریدا کە ئەم سزا بدات لە پای ئەنجامدانی تاوانی دژە مرۆڤایەتی و قوربانەکانی تاوانەکە قەرەبوو بکاتەوە وەکو تاک بەڵام پرسیارەکە وەی دیسانە لەگە قوربانی لەبات چۆن قەرەبووەکێتەوە دادگاکە 2.7 ملیۆن یۆرۆی تەرخان کرد پارێکی کەمە طبعا
یەک گۆرەی تەرخان کرد بۆ قەرەبووکردنەوەی سەرجەمی مرۆڤایەتی دای بەنەتەوەی گوتوەکان وتی ئێوە وەکو بسەر وەکو مرۆڤایەتی ئێوەش خاوەندارەتی ئەم مەزارگاناکەن ئەم شوێنەکەی توریاناکەن بۆی لە ڕێگای یۆرۆیەکەوە وەکو دانتەنانێکی تەنها تعبیری بێت لە ڕێگای یۆرۆیەکەوە سەرجەمی مرۆڤایەتی قەرەبوو کردەوە و یەک یۆرۆشیدا بە دانیشتوانی کۆی گشتی هینەکە کۆی گشتی ئەو شوێن هەرێمێک لە ناو مالیە چۆن هەرێمی کوردستان لە وڵاتی عێراق ئەوژوهایە و لە ڕێگای یەک یۆرۆ سەرجەمی ئەوانەی قەرەبوو کردەوە بەڵام پارە زۆرەکەی کە تەرخانیان کرد بۆ کێ تەرخانیان کرد بۆ ئەو کەسان شکل تاوانی بە کۆمەڵە ڕاستە تۆ چەند کەسێکە کوژرێت بەڵام زەروزیانێکی زۆر ئەدا لە چوار دەورەکەی بۆیە بڕایدا کە ئەو کەسانی کە دەستگێڕ بوون دوکاندار بوون و خەڵک ئەڕۆشت بۆ سەرمەزارکان لەوێشتی لەوانە کڕی و شتەشاوەیەکی بژێوی ژیانیان بوو پارەی بۆ ئەنجدا یەک دوو ئەو کەسانەی کە لە ڕووی ڕوخیەوە سەردانی مەزارگیان کردو بەڵام مەزارگەکە ڕوخاوە و ئەمیش دیسان و ماف بەوانە داتەوە لە تاوانە بە کۆمەڵەکانە کە ئەو زیانە ڕوخیانە جگە لە زیانە جەستەی ئەو زیانە ڕوخیانەی کە ئەو گروپە لە ئەسنای تاوانەکەیە بەری کەوتووە قەرەبوو بکرێتەوە بەڵام پرسیارەکەش ئەوەیە قەرەبووکردنەوە بۆ تاک ماف بۆ تاک بەچی میکانی زێگیسانەوە ئەیگەڕێتەوە بۆی یعنی تۆ مەزارگەیەکەوە باوەڕ تەواوە پێیەتی و بە چەند میلیۆن دلار تۆ دەستبەرداری خواپی خۆتەبی بە چەند میلیۆن دلار تۆ دەستبەرداری عەقیدەکەی خۆتەبی وانە بەڵام هەموو ئەو قەرەبووانە قەرەبوویەکی زۆر معنەویە و یەکێک لەوانشی کە دەمەسە بەرپرسیارەتی تاک لە تاوانە ئەوەیە کە هەر کەسێک لەناو مەنزومە سێگۆشەکەی تاوانە تاوانی ئەنجام دابێت ئەبێ دادگای بکرێت و ئەبێ سزا بدرێت لە ساڵی 1945 کە دادگای نۆرم دەردامەزرا بۆ نازیەکان هەتاوەکو ساڵی 2015 175,000 کەسیان سزادا لە ئەڵمانیا هەتا ساڵی 2015 دادگاکە دامەزرا دادگای نۆرم دەردامەزرا بۆ 21 لە تاوانبارەکان و لە ناویشیانە هیتلەر بەغیاری بوو و لە دوای ئەوان هەر کەسێک بەرپرسیارەتی لە ئەنجامدانی تاوانە وەکو تاک لەناو مەنزومەکەی تاوانکاریەکەیە بەشدار بوو بێت پێویستە سزا بدرێت بۆیە لە 45 هەتا وەکو 2015 175,000 کەسیان سزادا و دوایین گەڕی دادگایکردن لە مانگی دەی ئەم ساڵا بوو 20 کەس لەیانی ئەڵمانیا 20 کەسی دا بە دادگا کە مناڵترینیان کە دای بە دادگا تەمەی 93 ساڵ بوو بۆ لەبەرەوەی بەرپرسیارەتی تاک لە تاوانە لە 8 ساڵیەوە دەستپێکە ئەگەر ئەو کەسانە لە کاتی جەنگی جیهانی دووەمە تاوانن ئەنجام دابێت لە دوایین ڕۆژی جەنگی جیهانی دووەمە کە ساڵی 1944 وای دابنێ لە 44ەوە بۆ ئێستا وەزایدن 8 ساڵی تەمەنیشی 93 ساڵە نابێت لە تاوانە گەورەکانە هیچ کەسێک نابێت لە سزا دەربازی بێت وەکو عێراق ناکە دادگایەکی زۆر سووەری ناشیدمان دروست کرد بۆ محکەمەکردنی 4-5 کەس و دواتر دادگاکە هەڵوەشایەوە کوتان دەرگاکەدا من هەست بەسە دواتر چنین لای کارکەرەوە پەڕۆژ محەممەد کە لەسەر قوتابخانە و ئازادی کۆمەڵگەکە بەخێر بێن ئەمڕۆ من لەسەر قوتابخانە و ئازادی قسەیم ڕاستی سم پێشتر لەسەر پەروەردە و ئازادی قسەم بەڵام پەروەردە شتە کەمێ تەجویدی بڵێن بەرجەستەتر نییە بۆیە شتەکەم کرد بە قوتابخانەوە نییە بەخێرایی لەسەر بابەتەکە چون قسەکردنی من لەسەر قوتابخانە و ئازادی لەبەر ڕۆشنایی جارنامەی گەردوونی مافەکانی بۆ بۆ دواتریش جارنامەی گەردوونی مافەکانی منداڵە من ئەمەوێت لەسەر 4 ئاسیا خود لەسەر 4ەوە قسە بکەم کە بنکێیە قوتابخانەیەکی ئازادی مرۆڤ لە ناویش ئازادی منداڵ نیگاشتا ئاسەکان من 4مە بژاردە یاخود وەکارەکان 4 ئەکرێ زیاتر بێ ئەوە شەرێک لای خۆیەوە خاڵێکی وە زیاد بکە خاڵی هەرە سەرێکی یاخود ئاسی هەرە سەرێکی قوتابخانە ئەکرێ ئازادی منداڵ سنوودار بکە مەسەلە نەبوونی وشیاری یاخود لاوازی وشیاری کەسانێک کە لە قوتابخانە بەرامبەر بە مافەکانی منداڵ تێتان سیر نەبێت لە بەشێکی زۆری دنیا گرفتی هەرە سەرێکی قوتابخانە لە پەیوەند بە ئازادی منداڵەوە لاوازی یاخود نەبوونی وشیاری مامۆستایە بەرامبەر بە مافەکانی منداڵ و هەندێک جار کە وشیاریەکەشە بێ بەڕاستی بە ئاراستەیەکی کەمێ نێگەتیڤ ڕۆژگۆیی شەوەیە کە
لە جارنامەی گەردونی مافەکانی منداڵە بەشێکی زۆری بەرگەکان ئەگەرەوە سندێتانەوە پێ لەسەرەوە داگریا خۆ جەخ لەسەرەوە کاتەوە دابینکردنی پێداویستەکانی منداڵە یاخود لایەنە بەرجەستەکانی ئازادی منداڵە بڕێ لە هەندێک بەرگەیدا پێ لەسەر مافەکانی قسەکردن و ڕابەردبوونی منداڵدا بڕێ داگرێ و گرفتی هەرە سەرەکی پەروەردەش قوتابخانەش لە ناویدا و ئەوتاکانی مامۆستا و بەڕێوەبەرەکان لە قوتابخانەکە ئەوەیە ئاشنای ئەم مافانەنی و ئەگەر ئاشنای بڕێکیشی بن ئاشنای مافە بەرجەستەکانن ئەڵێن ئێمە لە قوتابخانە تۆڵمان دابین کرد بەتوزانم ڕەخەی دیایە شوێنەکە گەرمە ئیتر با هەڵەم شتانە تا کۆتایی کۆمەڵێ شت بۆ ڕیزەکەن لەسەر مەسەلەی مافەکانی منداڵ ئەڵێن ئێمە دابینمان کردووە لە ناوی شار کەزانەکانی شار بە هەمان ئاست لە ئازادی منداڵ نزیکە بنەوە بم پێ باس لە ئازادی منداڵەکە ئەوەی ونە قسەی لەسەر ناکرێ یاخود هەر کەس بەلایدا ناڕوا مەسەلەی ئازادی ڕادەربرینی مناڵە و ئازادی ژانکردنی منداڵ لەو جێگایی کە ئێمە ناومان ناو قوتابخانە من بۆ هەر یەکێ لەم مینانە ئەمێ چەند نمونەیەک باس بکەم یەکێ لەو هەڵبەت بەر لەوەی نمونەکە باس کرد یەکێ لەو شتانی وای کردووە ئێمەی خۆ مامۆسام ئێمەی مامۆستا و بەشێکی زۆری مامۆستایان و بەڕێوەبەرەکانی ئێمە ئەم شتانە بە منداڵ ڕەوانە بینین بەرنەکەوتنی ئێمە یا نەبینینی ئێمەیە بۆ کۆمەڵێک منداڵ کە هەر بەڕاستی ئیرادە و توانای ئەوانەیە ئازادانە خۆیان دەربۆ بڕۆنیا ژیان بکەن ئەوەی بە ئینگلیزی دەڵێن able children منداڵێکە بتوانێت هاتەعبیر لەو ئازادی بکەوتە و ئەمە لە وڵاتانی پێشکەوتوو گرتووە لای خۆشمان گرفتەکە زیاترە بە چەند نمونەیەک نەمێ قسەی لەسەرەوە بکەم یەکەم ساڵی مامۆستایەتی من یەکەم مانگی مامۆستایەتی کە 2009کە بووم بە مامۆستا ڕوو قوتابیە کات بۆ لام مامۆستا من لە پۆلی ئەرکمێنێشمە پۆلی با بۆ ناچی مدیر پێ خۆشنیتن خۆش لەلای مدیرتن بەڕێوەبەری قوتابخانەکەیتن ئەو قوتابیە کێشەیەکی وایە وتی هەر لەبەر ئەوەی کە حەزی لەوەی بچێت بۆ پۆلی با من ناینێرم ئەمە ئەگەر ئەم بەڕێوەبەرە ئاشنایەکی هەرە سەرەتایی هەبێ بە مافەکانی منداڵان قسە ناکەم و هەڵبەت دیتان نەچێت بەشێکی زۆری بەڕێوەبردننی دامەزراوە پەرودەکە و دامەزراوەکانی کەشار هەمووی ئەوەی کە مرۆڤی ئێمە یا مرۆڤ بە گشتی هەوڵەدا بە زۆرێک دیکتاتورانی ئاستانکارن بەڕێوەیە با ئەوەیە کە سەرێشەی کەمە تۆ بڕیارەکە بێت و هەموو ئاگەبەجی تاپاوە بەڵام تۆ بینە بە چاو بەڕێوەبەرێک لە قوتابخانەیەکە لە هەموو پۆلەکان قوتابیان داوای ئاڵوگۆڕی پۆلەکانەکەن ئێمە ماتێکی سەرەتایی ئەوانە یانوێت لەم پۆلە بن تۆ بۆتەوێت ڕێگان لێ بگری یاخود چییە بۆن ئەمە تاوانێکی بۆ ئەوەندە گەورەیە بەڕێوەبەرێکی وادێ ڕۆشنی قوتابی لە ئەم پۆلە بۆ پۆلێکی کە ئەم دامەزراوە پەروەردەی خاتەژێر سوزان مەترسیەوە شتێکی کەکانان تۆزێک بۆ ئێ پێگەی ناوی بێت ئابۆزانی پێشوو یانی شتەکە زۆر ڕاوێمان ئەویکان سەرەتای دەستپێکردنی پیشەی ماوەسایمەندان زۆر ڕاوێ ینی قوتابی ڕۆژات بۆ لاو مامۆستا هینیان پێکردنەوەی بەڕیشمان لابێ ئەی منداڵە گەنجە لەو تەمەنی لە ئامادەیە دەسەڵێمەوە تازە پێگا هەنێکە نەموو دەرچووە مانگە دوومان چاوەڕێی کردوەوە ڕیشێکی باریک دەچووە قوتابخانە پێڵێ بێ لای بێت ئەمە مافێکی زۆر سەرەتایی منداڵە ئەی قوتابخانە ئەو تاکانی لە قوتابخانان لەبەر نەبوونی یاخود لە لاوازی وشیاریان بەرامبەر مافەکانی منداڵ ئەم مافەی کە ڕەوانابین لەمەش خراپترمانێ ئایزانەوەیە ئەو کەسانی کە لە قوتابخانە کەسی ئامادە نییە شتێک بەرامبەر مەمە بڵێ مامۆستایانی کە لەوێن کە ئەمەش گەندەڵیە کە تۆ شتێک ئەبینی مرۆڤێکمان پێویە ئەوێ پێی بگاتیادەی بکە کەسانی کە ئەزانن حەقی خۆیەتی ئەبێ ئەو بۆ مافەی بگا بەڵام ئەوانی کە بێدەنگیە نوێنە ئەوەی کە پشتی منداڵەکە ناگریت ئەی کۆمەلگایەک تۆ منداڵێک ئا لە خۆناغۆ هەر لە سەرەتای دەستپێکردنی تەمەنەوە یاخود ئەم گەنجانەی کە لە ئامادەییان با بڵێ لەو خۆناغەوە تۆ مافەڕەوە هەرە سەرەتایەکانی خۆی پێ ڕەوانە بینی ئێمە چۆن چاوەڕێەوەی لەکەین سوێ لە کۆمەلگا مرۆڤێکی ئازاد بێت مرۆڤێکی بە ئیرادە بێ سەر بۆ مافی خۆیەکە دوو ستەمکاری بێتەوە بۆیە بەشێکی زۆری تاوانەکە لە ئەستەی ئێمایە وەکو مامۆسا و لەمیش خراپتریشمانێ لە ڕاستە ئەوەی زۆر دەگمەنە بەلای منەوە تا ئێستا نەمدیوە نەمبیستۆ تا ئێستا من نزیکەی سیاسی ساڵە من مامۆسا دایبا دەبێت بۆ منداڵەکەی شەڕکا لە ئیدارە لای بەڕێوەبەر و لای مامۆستا لەسەر شتێکی ئاوا سادە هەموو خەمی دایبابەکان بۆ خود بۆتەوە لەسەر چی لەسەر ئەوەی کە قوتابیەکەم دەرەجەی ئەوەندە بێنێ و توزانم لەم ئیمتیحانە ئەوەندە دەرەجە پێ نەداوە ئەم شتە زۆر بێخەڵکانی کە بەڕاستی لای ئێمە بووە بە هەموو خەمی پەروەردە مەبەستم وەزارەتی پەروەردە و ئەو شتانێ نەک پەروەردە و فێرکردن ئەوان دواتر چنە سەرەوە بۆیە ئەم کەمی وشیاریەی
تاکەکان بەگشتی و مامۆسایان ئەوانی لە قوتابخانان بەڕاستی گرفتێکی زۆران بۆ ئازادی منداڵ دروست کردووە بۆ مەفاهرە سەرەتایەکانی لە ئاستی دووەم کە منداڵ گرفتی بۆ دروستە بێ بۆ ئازادی منداڵ لە قوتابخانە پێکاتە و ڕێکخستنی قوتابخانەیە یەکێ لەو شتانەی کە مستمڕێکی زۆری لەسەر و مستمڕێکی زۆر کۆنیشە ئەویش مەسەلەی ڕێکخستنە ئایا سەرۆکە پێویستی بە ڕێکخستن یا مرۆڤ وێلی گەڕی ئازاد بێ بە ئازادی خۆی بە شتەکاندا و بیریشمانە چی ئەمە دیبەی پێ مستمڕێکی زۆر لە ئەفلاتونەوە دەستپێکە کە لە کۆمارە پێمانەڵێ ڕۆحی ئازاد نابێ کۆی لایەنە گوێڕایاڵەوە دوای هیچ شتێک بکەوێت ئەفلاتون پێمانەڵێ ئەڵێ کاری جەسەیی لەژێر زۆردا ڕەنگ دەزانێ زیانیان بۆ دەستە کەم بێت بەڵام هەر شتێ بە زۆر فێری بیت نامێنێتەوە لە مشتا یاخود بیری بێتێتەوە یعنی ئەمە بە ئەندازەی کۆنی قوتابخانە یاخود ئامۆژراوەی پەروەردە مەسەلەی ڕێکخستن کۆنە قسەی لەسەر کراوە ئایا من پێویستمان بە ڕێکخستنە یاخود لێگەڕی مرۆڤەکان ئازاد چیانێ شوێنەوە بکەم هەڵبەتە من وەکو خۆم بە شەخسی وە پەروەردەی نوێژە ڕاستیە ئەپێ وایە هەردووکی پێویستە بە دوو ئەنالۆجی بە دوو پێشواندن و نمونەیەک ئەمەی قسە لەسەر ئەمە بکەم هەندێک گەڵێن ڕێکخستن لە پەروەردا پێویستە بۆ لەبەرەوەی هەرچەندە گوتمان ڕێکخستن گرفت بۆ ئازادی مرۆڤ دروستەکە پێشواندن ئەنالۆجی یەکەم ئەوەی ئەڵێ ناو لە قوتابخانە بێ بیستنی بە نەمانێک کە تۆ نەمانێک کە لە سەرەتاوە ئێوە هەمووتان لەو شەقامینانە بینوتانەکەی چێنی بەدارێکەوەی بەستەوە وایە لە ڕۆینەوە بەراوردەکەم دارم ئازادی ئەم نەمامەی سنوودار کردووە کە گرتوویەتی بەڵام ئەمان ئەڵێن نا ئەگەر سێرکەی لەسەرەوە نەمامەکە ئەتوانێت بە ئازادی خۆی گەشە بکە ئەوان ئەڵێن قوتابخانە و ڕێکخستن قوتابخانە ئابەن پێوەی شەکە ئەنالۆجی دووەم ئەڵێن مەسەلەی ڕێکخستن گرنگە بۆ مەسەلەی ڕاهێنانی پەروەردەی وەرزشیە هێننەوە مرۆڤێک ئەگەر بیە مەهارەتێک سکیڵێک لە پەروەردەی وەرزشیە یا لە تۆپی پێ باسکەیە شتێک پێ ئەبێ ماوەیەکی زۆر بە ڕێکخستن تەمرینی لەسەر بکە ئەم مرۆڤە دواتر کە چۆ گۆڕەپانەوە چۆ ساحەوە ڕاستە ئەو مەهارەتانە شتێکی فێر کردووە بەڵام خۆی ئازادە شتی پێی بخاتە سەر ئەوان تێ لەسەر ئەم دوو شتە داگرن ئەڵێن بەم دوو وەکارە ئەوانەی لایەنگیری ڕێکخستن گرنگە بەڵام یەکێک لەو شتانی کە لای من هەمیشە کێشەی و بەردەوامیشی لێمەوە مەسەلەی یەکۆشیە یعنی چی حکمتێک لە یەکۆشی قوتابیان هەیە لە زۆرینەی زۆری وڵاتە ئیستیبدادی و ستەمکارەکانە تاکیدێکی زۆری لەسەرەکرێتەوە و ئارگومنتی هەرە سادە و زەرەکیشان مەسەلەی ئەڵێن بە هەژاری دەوڵەمەندی بشارینەوە بەر ناگرێت وەکمان نامێ بشارنەوە باشە یعنی ئەمە ئەمانەیە بەڕایەنان هەموو ڕۆژە قوتابی بێنین بۆ مەکتەب بە دووبەرگێکەوە ئایا دوای 18 ساڵ قوتابی ئێمە پێگومان ئەمە ڕێکخستنێکە تۆ بەردەوام پێڵێ هەموو ڕۆژەبێ ئادەم شێوە دیت و هەموو جلی پانتۆڵێکی ڕۆژ و قەمیسێکی سپی لەجادێ ئایا دوای 18 ساڵ دوای زانم هەندێک لە زانکۆکان لەم کۆتاییە زۆر شتەکە تێکەی ناوی لە زانکۆکانی تامەترا خۆشبەختانە نەماون ماوەی دەچێتیانە هەبوو ئایا ئەمە دەرەنجامەکەی چی ئەم ڕێکخستنە دوای ئەوەی تو 18 ساڵ قوتابی قوتابخانە تەواوەکە ئەچێت بێرەوە من شتێکی سەیرە بەلامەوە بێتان ناشارمەوە زۆر خەمبارانەشە بەو گەرمایە هاوین لە وڵاتی خۆمان ئازانی بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەمە لێ ڕەشە ڕۆژ ڕەنگی ڕەنگێکە گەرمان ڕایکەشی لە خوای هێڵێتەوە ڕەنگەوە کارێکی بەڕاستی کاریگەری نێگەتیڤی ئەوە بێ ئێمە هەر لە ئەوانەمان کەچونێتە بە فیلتەری قوتابخانە ڕۆشتبین هەر ڕای هێناوێ بە ڕەنگی ڕەش لەبەرکەیت ئەی تو 18 ساڵ بەردەوام ڕەنگی ڕەش لەبەرکردی بێت زۆر ئاسایی بێت لە وەرزی هاوین شارەمە لەبەرەکەی بۆیە ئەم مەسەلەی ڕێکخستنە چەندێ زەرورەوە چەندێ زەرور نییە گرفت بۆ ئازادی قوتابی دروستەکە لایەنێکی دیکە ڕێکخستن ئایا ئەم ڕێکخستنی قوتابخانە بە تایبەتی شێوازی بەڕێوەبردن و ئیدارەدانی کاروباری قوتابیان و نێوان مامۆسایان و قوتابیان خۆیان چیمان پێڵێ چی بە قوتابی ئەڵێ لەسەر ئەوەی کە ڕۆستە ناو کۆمەلگاوە ممارەسەی چی بکە ئەوەی کە بەشێکی زۆری تاقیکردنەوە ئەڵێ بەشێکی زۆری ئیدارەدان و ڕێکخستنی ناو کۆلەوەی پەیوەندی نێوان مامۆسایان و بەڕێوەبەر ئەڵێ هات ڕوونکردنەوەی یاخود هێنانە خوارەوەی ڕێنمایەکان لە مامۆسایانەوە لە ئیدارەوە بۆ قوتابیەکان کە قوتابیان ئەبینین ئەمانە هیچی لە هیچێک لەم شتانە ترسێکیان پێ ناکە ڕێی ئەوان وەلاگیرێ ئەم مرۆڤانە دواتر کە دێنە ناو کۆمەلگاوە پێیان وایە تاکە شێواز دوانترین شێواز بۆ ئیدارەکردنی ژان بێگومان ئەوەیە کە تۆپداون بێ لەسەرەوە بۆ خوارەوە بێ کە ئەمە شێوازێکە لە ڕاستیە تەمتارانی بۆیە ئەم شێوازە ڕێکخستنە نەکرد ئازادی قوتابیەکەی ئەوە خاڵەکانی پێشوو گوتمان سنوودار کردووە بگرە دواتریش نمونەیەک بە قوتابی داڵێت تۆ ڕۆشتە ناو قوتابخانەوە لە خێزانی خۆتا لە کۆمەلگا لە هەر جێگاگا تێگەی
پێگەڕۆڵێک دەبوو تۆ ئەمەم شێوەی ئیداری وەزارەکە دەشتێکە هەیە قسەی لەسەر پێدرێن لەوەی ڕەنگ لە کێشەی زۆرێک لە خوێندکاران و دایک و باوکەکانی خوبێت کێشەیەکی پەروەردەیمان هەیە ئێمە هەتاکو قۆناغی بنەڕەتی خوێندکاران پێکەوەن پێکەڵن دواتر ئەو چەند مەرحەلەیە جیانەکەنەوە دواتر لە زانکۆ دووبارە پێکەڵی دروست دەبێتەوە ئایا ئەمە چی کێشەیەک لەسەر عەقڵیەتی ئەم گەنجانە ئەم هەڵدەکارانە دروست دەبێت بێگومان مەسەلەی جاکردنەوە لە ڕاستیە ئیشی زۆر لەسەر کراوە و لە مەسەلەی پەرفۆرمانسەوە لە مەسەلەی تێست ریزەڵت ئەوەی ئەنجامی خوێندن و تاقیکردنەوە شانە هەندێک سوودی هەیە ئەمە بە زۆر نەبین بەڵام لە مەسەلە ژیانیەکەوە لە ڕاستیا دیژی ژیانە لەبەرەوەی تاوی کە لە قوتابخانە جیابۆتەوە وەکو دۆرە لە ڕێکخستن دواتر دێتەوە ناو کۆمەڵگاوە چیە بینێ ئەبینێ مرۆڤەکان نێروونی پێکەوە تێکەڵە بەڵام لەوێ جیاوازە و بە حکمەوەی من خۆم ێستا لە ناو وەزعەکەم لە ئامادەی پڕانە شتێکی تر کە زۆر ناسروتیە و قوتابیان بەردەوام بە ئێمەش دەڵێنەوە ئەوەیە کە ئەمان ئەو ڕەگەزەی کە بێگومانە بێت دواتر هەڵبەت زۆرینیان ناڵێن نەونیان ژیانی لەگەڵا تێگەێنن ڕەوا نییە شیاو نییە کە هەتا دە ساڵی تەمەنیان نیانوی بێت تعاملیان لەگەڵا نەکرد بێت ئەیتر هەڵبەت ئەمە لە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزە ئاسی سێمی یاخود هۆکاری سێم کە قوتابخانە کێشە بۆ ئازادی دروستەکە مەسەلەی فێرکردنە ئایا ئەو فێرکردنەی لە قوتابخانەکان ئەبوزەریە ئەو شێوازی کە مامۆسایان بەڕێوە ئیشەکە بەڕێوە ئەبن شێوازێکە مامۆسات یا سنتەرە مامۆسا لە بەردەم پۆلەکە وەسا و ئەوەکو ئۆتۆرەتی وەکو دەسەڵات زانیاریەکان ئەگوازێتەوە بۆ منداڵان یاخود یا بۆ هەرزەکاران یاخود شێوازەکە قوتابی تیا سنتەرە و هەمووان نەکەر مامۆسا بەرپرسن لە پرۆسی فێربوونەکە من ئەمەیان بە نمونەیەک باسەکەم ڕۆژانی پێشوو من دەرسم بە کۆمەڵی گەرد نەوتەوە لە ڕاستیا لە کۆرسێکی فێرکردنی زمانی ئینگلیزا دەرسم بە کۆمەڵێ خوێندکاری ماستەر و دکتۆرا بوو کامویان کەسانی گەورن ئێمە دوو شێوازمانیە بۆ فێرکردن ئەتەوێت تۆ یاسایەکی زمانی بۆ کەسێک ڕوونکەیتەوە میتۆدی ئیندەکشن و دیدەکشنمانێت دیدەکشن ئەوەیە تۆ یاساکان دەنووسی تۆ ئەڵێ ئێمە بکەرەوە کردارە و مەسئلێرا تەواوکەر و شتەکان دێت ئەمە میتۆدێکی لە ڕاستیا تەقلیدیە میتۆدێکی مامۆستا سەنتەریە من شتەکان ئەڵێم قوتابیەکان بەدوای منە یاساکە دووبارەیەکەنەوە بەڵام میتۆدێکیمانی میتۆدی ئیندەکشنە ئێستا بەشێکی زۆری مەنهەجەکان و خۆشحاڵانە و مەنهەجی من بە قوتابیەکان نەوتەوە میتۆدی ئیندەکشن ئینەکا ئیندەکشن ئەوەیە لە ڕێگەی تێکستێکەوە لە ڕێگەی گوێگرتنەوە تۆ کۆمەڵێ ڕستە دەسەواژە بە قوتابیەکان ناسێنی ئەڵێ عادی فەرموو خۆتان لە ڕێگەی خوێندنەوە بکەر کردار تەواوکەری ئەم ڕستانە بۆ بردنەوە بێگومان لەمایانە قوتابیەکە خۆی ئەچێ یاساکە دووتە خۆی دواتر ڕستەی پێدروستەکە بەڵام ئەوەی پێم سەیر بوو لە ناو قوتابی خوێندکاری ماستەر و دکتۆرا هەندێکیان داواکاری ئەویان هەبوو مامۆستا بۆچی شێوازە کۆنەکەمان پێ ناڵێ هۆکارەکەش بێگومان من دەزانم چی هۆکارەکە ئەوەی ئەوان ساڵانێکی زۆر ئەم ڕێکخستنە ئەو ڕێکخستە نەریتی ئەو شێوازە فێرکردنە نەریتیە کە مامۆستا سەنتەر بووە ئەوە وای ڕاهێناون کە ئەوان خۆیان وەکو خۆیان شتێکی وایان پێ نییە کە بتوانین یاسا بدۆزنەوە یاساکە بێ هەر دۆزرا بێتەوە حاضر بێ و مامۆستا ڕوونی کاتەوە ئەمان چی بکەن شوێنی بکەوە لە کاتێکا ئیندەکشن بۆ زۆربەی زۆری زانستە کۆمەڵایەتیەکان وەزانستە سروشتیەکان زۆرتۆری ئیندەکشن ئیشەکەنەوەیە کە تۆ خۆ دەچی پێدراوەکانە دۆزیتەوە لە ڕێگەی پێدراوەکانەوە ئەزانی خوێنی بکەر لەکوێ خوێنی کردار لەکوێ و ئەمە بۆ ئەمە ئێستا لای هاوڕێکی دیکەمان بەڕێز هاوڕێ عەبدوڵڵا کە باس لە تاک و کۆمەڵگەی نێرەکیدا سەرەتام کاتتان باش سپاس بۆم دەرفەتە بابەتەکەی من بە ناونیشانی تاک لە کۆمەڵگای نەریتیایە خودی هەڵبژاردننی ئەم ناونیشانە لەم سۆنگەیەوەیە من نەمیستەوە وشەی تاگرایی دابنم لەبەرەوەی تاگرایی 2000 دوای دروستبوونی سەر هەڵدانی جۆرێک لە تاک دێتەکایەوە چۆن فەلسەفەی بوونگەرایی کە دێتەکایەوە پێش فەلسەفەی بوونگەرایی پێڕوانی بوونگەرایانە هەبوو بۆزیان بۆیە تاک لێرامەوێ پێشزەمینەیەکی ماتریاڵی مێژووی بۆ باسکەم بۆ یەک لە زیاتی تاک وشەی لە زیاتی تاگرایی وشەی تاکە هەڵبژاردووە و کۆمەڵ لەتر 2000 و کۆمەڵگایە کە تاک یاژوانە نەریتیش بەرامبەر بە مۆدێرنە بەکارهێنن طبعا یەکێک لە خەسڵەتە هەرە سەرەکیەکانی دنیای مۆدێرنە یعنی خەسڵەتی سەرەکی دنیای مۆدێرنەوەیە جابوونەوەی تاکە لە گروپ و هێزە جەمعیەکان بە زۆر لە زۆرەکان
ئەشێت جیاوازی هەرە گەورەی نێوان نەریتی مۆدرنەیە لەوەیە بکەیتە لە جۆر لە جۆرەکان لە کۆمەلگای نەریتیە تاک بەشێک بۆ لە گروپێکی گەورەتر خێڵ بێ بنەماڵە بوو بێ چ هەر یەکێکی جیاوی بەڵام لە ناو دنیای مۆدرنەیە تاک بە جۆر لە جۆرەکان لە ئەو هەلومەرجە ماتریاڵی نوێژووی بۆ دەسەبەرە بێتە لە گروپ و هێزی لە خۆی گەورەتر دابڕێت. هەڵبەت بۆی قسە لەسەر سەرهەڵدانی تاک جۆر لە تاک و تاکەکەس بکەینەوەنە من پێم باشە سەرەتا پێشزەمینێکی ماتریاڵی و مێژووی بۆ ئەم باسە بکەمەوانە و ئەم کردنەوەی ئەم پێشزەمینە ماتریاڵی مێژووە بە جۆر لە جۆرەکان لەو دیدە جەوهەرگەراییە شەدا کە پێی وایە ئەویتی ڕۆژئاوایی خاوەنی عەقڵێک و جۆرێک لە ڕەگەزی تایبەتە بۆیە توانێتی بەناو پرۆسەی مۆدێرنیزاسیۆنا تێ بپەڕێت و بە جۆر لە جۆرەکان کۆمەڵگای نەریتی تێ بپەڕێنێ. من بۆی ئەو پێشزەمینە ماتریاڵی مێژوویە بکەمەوە طبعا تا ئێستا جیاوازی نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە چرکەساتی مۆدێرنەوە یان لە سەرمایەداریەوە و جیاوازیەکراوە. من پێم وایە پێشەوەی قسە لەسەر ئەمە وتێبێ بەو دیدە ماتریالیستی ئەو پێشزەمینە مێژوویە بخوێنینەوە کە بۆ هەوێنی ئەوەی کە شتێک سەر هەڵدا بە ناوی دنیای مۆدێرن لە ڕۆژئاوایە. ئێمە لە سەدەی پێنجەمە ئیمپراتۆرەتی ڕۆمامانێ لە ڕۆژئاوا کە کاتێک لە سەدەی پێنجەمە ئیمپراتۆرەتە ئەکەوێ دەسەڵاتێکی سنترال و ئیمپراتۆرێکی سنترال لە شوێنی ئیمپراتۆرەتی ڕۆما حاکم نابێت لە ئەوروپای ڕۆژئاوا. خودی ئەم کەوتنە بە جۆر لە جۆرەکان کۆمەڵێک ناوچین نیمچە سەربەخۆ و کۆمەڵە دەوڵەت و دەوڵەتۆچکا کاتەوە چی کرد ئەو دەسەڵاتە سنترالە بوونی نامێنێتەوەوانە بە جۆر جۆرەکان لەگەڵ کەوتنی ئیمپراتۆرەتی ڕۆمایە سیستەمی کۆلایەتی هەرەس دێنێت و سیستەمی فیودالیزمی ڕۆژئاوایی دێتەکایەوە. خودی ئەم کەوتنە دەبێتە هەوێنی ئەوە و زەمینی ئەوە کە فۆرمێکی تایبەتی فیودالیزمی ڕۆژئاوایی سەر هەڵدودا کە دەسەڵات لە دیاتی ئەوەی لە سنتەرێکا کۆ بێتەوە دابش بێ بۆ سێ کوچکەیەک. سێ کوچکەش بریتە لە دەسەڵاتی پاشا پاپا و پیاوانی دینی لەگەڵ فیوداڵەکانایە. طبعا پاشا بە جۆر لە جۆرەکان دەسەڵاتی سیاسی و ئابووری ئەبێت و پیاوانی دینی و پاپاش هەم ئابووری هەم سیاسی هەم کۆمەڵایەتی و هەمش ڕۆحی و دینیوانە فیوداڵەکانش زیاتر دەسەڵاتێکی ئابووری تا ڕادەیەکیش کۆمەڵایەتی. طبعا ململانەکانی نام سیاقە من بەم جۆرەیە باسێکم بۆ دوزار لەناو ئەم ململانێشەوە باز لەوەکەم کە چۆن ئیمکانی دەرکەوتنی تاگێتەکایەوانە. طبعا لەگەڵ سیستەمی فیودالیزمی ڕۆژئاواییە دەرئەنجامی و ململانەی کە لە نێوان پاشا و فیوداڵەکانە پاشا فیوداڵ دروستە بێت لەسەر دەسەڵات و قۆڕەکردنی دەسەڵات و سنووردانان بۆ یەکتیوانە چینێکی تازە دەرەکەوێت کە پێوتر چینی بازرگانەکان بە حکمەوەی کە پاشاکان یانەوێت دەسەڵاتی فیوداڵەکان سنووردارگەن بەرگری و پشتگیری لەم دەرکەوتنی ئەم چینە نوێیاکەن و بۆی دەسەڵات فیوداڵەکان سنووردار بکرێت. لەپاڵ طبعا لەپاڵ ئەم دەرکەوتنی ئەم چینە نوێیە کە دواتر باسی ئەو دەرەنجامانەکەم کە ئەکەوێتەوەوانە شتێکی تر هەیە کە سەرەڵدا ئاینزەی پرۆتستانتەکە بە جۆرە لە جۆرەکانوێت دەسەڵاتی ڕۆحی و دەسەڵاتی سیاسی لێک جا بکاتەوەوانە دیسانەوە بەشێک لە پاشەکانی ئەوروپای ڕۆژئاوا پشتگیری لەم ئاینزایە نوێیاکەن بۆی دەسەڵاتی خۆیان ڕەهابێت لە بەرامبەر بە دەسەڵاتی پیاوان و پاپای دینیە. طبعا دەرکەوتنی چینی بازرگانەکان دواتر کە ئەبنم بە چینی ناوەندی کۆمەلگای ڕۆژئاوایی ئیمکانی دروستبوونی کارگەر دێتەکایەوە. کارگەر لە چۆ دروستە بێت لە شار دروستە بێت. سیستەمی فیودالیزمی سیستەمێکە کە لادەنیشینەکان بە جۆر لە جۆرەکان پەیوەستن بە پارتزەیەکی دیاریکراوەوە واتە پشتاپشت هەر لەو زەویە کارەکەنەوەە. بەڵام کە کاتێک کارگە دروستە بێت و لادەنیشینەکان کۆچەکەن بۆ شار بە جۆر لە جۆرەکان ئیمکانی ئەوە ئەکرێتەوە دابڕانێ دروست بێت کە کات چیتر بە پارتزەوەیەکە و گرێ نەدرێت. ئیمکانی ئەوە بێت کە فیرار بکاتاک لە شارەوە لە لادێەوە بۆ شار و خودی ئەم شۆنگۆڕینە ئەبێتە یەکێک لە مافەکانی تاک کە تاک بۆی هەیە توانێت شۆن بگۆڕێت ئەتوانێت شۆنێک بۆ شۆنێکی تر بڕۆ. خودی ئەم کۆچکردنە بە جۆر لە جۆرەکان کۆپەیوەندی بەرهمێنان و کۆمەڵایەتی فیوداڵی ئەگۆڕێت و تا کەچێتە ناو کۆپەیوەندیەکی بەرهمێنان و کۆمەڵایەتی جیاوازەوە لە ناو شارەوە. خودی ئەمەش بە جۆر لە جۆرەکان لینکی لەگەڵ ئەو سیستەمە فیوداڵی کە جۆرێک بە جۆر لە جۆرەکان لە ڕووی کولتوریشەوە پابەند بۆپی ئەقرتێر. ئابووری فیوداڵی زیاتر ئابووریەکی ئاڵوگۆڕ بۆ پارە و ڕۆڵی نەبوو کە لە شوێنێکدا کە لە شوێنێکشە ڕۆڵی هەبوو بێتوانە تەنها ئامرازێکی ئاڵوگۆڕ بووانە. بەڵام لەگەڵ دەرکەوتنی کارگەکان و لەگەڵ سیستەمی سەرمایەداریە بە جۆرە جۆرەکان پارا بێت یەکێک لە
چۆنڵی جگەلەوەی کە ئامرازە هەر ئەبێتە وەسیلەی کەڵکردنی سەرمایەوانە خودی دەرکەوتنی پارە ئیمکانێکی زۆرە کاتەوە بۆ کە کات بتوانێت شۆن بگەڕێەوە جۆرێک لە فەردانێتی خۆشی هەبێوانە چکە لە ڕێگای ئەو پاری کە بەدەستی تۆ پێشتر کە هێزی کاری خۆی خستە گەر لە ڕاستیە خۆراکی وەرەگرت و پابند بوو بە زەویەکی دیاریکراوە بەڵام کە کاتێک ئەچێتە ناو شارەوە چێتە ناو کارگەوە پارە وەرەگرێت و هێزی کاری لە بەرامبەر بە پارەی ئاڵغۆڕەکە ئەم هێزی کارە ئیمکانی فیرارکردنی و شنگۆڕینی هەیە ئەتوانێت لە شۆنێکەوە بۆ شۆنێکی تر بڕاوانە وی دەستەبەری ئەوەی بۆکە بە جۆرە جۆرەکان خۆی لەو گروپ و خێڵەداریکراوانە داوە بڕێنێت و خۆی ڕەب بکاتەوە بە جۆرە لە منزومەی ترەوە ناو کارگەیەک ناو شارێکی دیاریکراوە طبعا لەگەڵ دروستبوونی کارگە و پێشکەوتنی پیشەسازیدا ئیمکانی ئەوە دەکرێت جۆرێک لە فرەکاڵایی بێتەکایەوە فرەکاڵایی و شمەتی بێتەوە یەکێک لەو شتانی کە ئیمکانی سەرهەڵدانی تاگەێنێتەکایەوە ئەم فرەکاڵایی و فرەشمەتیە چکە تاک بە جۆر لە جۆرەکان لە بەردەم کۆمەڵە فرەکایی هەیە هەڵبژاردننی تاک بەرامبەر من فرەکاڵانێک هەیە جۆرێک لە تایبەتمەندی بەخشین و خصوصیەتدانە بە پانتایی شخصی ئینسانەکان بۆیە شمەت کاڵا چێش یەکێکە بێت لەو شتانی کە وەسیلەیەکی زۆر باشەوەی کە تاک خۆی لە تاقەکانی ترجیا بکاتەوەش ئیمکانی زۆر لە جیابوونەوە لە گروپ و دەستەکانی تری بۆ دەکەوە طبعا من ناو دنیای پۆستمۆدێرنیە بە دیوەکەی تر ئاکشکێتەوە شتێکە دوجارە باسیەکەم هەڵبەت لە پاڵ ئەم زمینە مێژوویەوە ناو دنیای مۆدێرناوانە بە جۆرە جۆرەکان کۆمەڵک پرس دوای ئەم زمینە مێژووی ماتڕ کۆمەڵە پرس لەسەر پرسێک ئازادیەکان پرسی عەدالەت دیاکردنەوەی دەسەڵاتەکان و قسەکردن لەسەر مافی بەشداریکردنی هەموو تاکێک لە هەڵبژاردن ئەمانە دێتە ناو گفتوگۆی بنوێندان و فەیلسوفان و ئەبێتە جۆرێک لە دیالۆگێکی ڕۆشنگری ناو دنیای ڕۆژ ئاوایە هەڵبەت منسا ئەمە ڕۆژ ئاوا بوو دێمە سەر ڕۆژهەڵات طبعا هاوکاتی ئیمپراتۆرەتی ڕۆما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە شتێکمانەیە پێوتری ئیمپراتۆرەتی ساسانیەکانەوانە ئیمپراتۆرەتی ساسانیەکان کە کاتێک هەرس دێنێت و ئەڕوخێنرێ لە جێگای ئەوەی کە لە هینایی بینین ئەوەی کە لە ڕۆژئاوایی بینین دەسەڵاتێکی سنتراڵەکەوێ دەسەڵاتێکی سنتراڵ شوی ناگەتەوە جۆرێک لە فرەدەوڵەتی و دەوڵەتۆچکە و ناوچی جیاواز دروستە بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕاستیە لە جێ ئەم ئیمپراتۆرەتەوە ئەم دەسەڵاتە سنتراڵە ئیمپراتۆرەتێک و دەسەڵاتێکی سنتراڵ شوێنی گرێتەوە کە دەسەڵات هینە ئیمپراتۆرەتی ئیسلامیانەوەی کە خولەفای خلافەتی ڕائینی پێوتر ئیسلامی پێوترێوانم طبعا دەسەڵات بەو شێوەی کە لە فیودالیزمی ڕۆژئاوایە دابەشە بەسەر ئەو سێ کوچکەیە لە ڕۆژهەڵاتە دابش نابێ بەسەر ئەو سێ کوچکێ سەرجەمی ئەو دەسەڵاتانە لە دەست یەک سنتراڵ و یەک سنتەرە کۆ بێتەوەش کە تر خەلیفەیە یان ئیمپراتۆرەتی ئیسلامیوانە خودی ئەم کۆبوونەوەی سەرجەمی ئەم دەسەڵاتانە لە شوێنێکە لە کاتێک ئەگەر لە دەرەوەی ئەم دەسەڵاتش دەسەڵاتێکی ترێ بۆ دوادە هەرە بێ گەڕابێتەوە بۆ ئەم سنتەرەی کە هەبووانە خودی ئەمە واکە و زمینە مێژووی کە لە ڕۆژئاوا دروستە بێتەوە بێتە هەمێنی ئەوەی کە جۆری لە ململانی ناوەکی دروست بکە لە کۆمەڵگای ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات نایەتەکایەوە لە ڕاستیە طبعا بە درێژایی و مێژووە هەر لە خولەفای ڕاشیدین تا ئەمەوەی و عەباسەکان تا ڕوخانی ئیمپراتۆرەتی عوسمانیش ئێمە بینەری ئەو ململانی ناوەکیە نابین کە لە هینایە لە ڕۆژئاوایە دروستە بێت لە نێوان ئەم دەسەڵاتە جیاوازانە و بینەری ئەو دیالۆکە ناوەکی ڕۆشنگرێژ نابین کە لە ڕۆژئاوایە دروستە بێت تا تر کەساتی ڕوخانی ئیمپراتۆرەتی عوسمانی لە سەرەتاکانی سەدەی بیستەوە دروستبوونی دەوڵەتی نەتەوەیشتە ئەساسەکەش هەر لەسەر بنەمای خێڵ بوو ئەمەش هەر دەرهاوشتەیەکی ناوەکی ئەم کۆمەڵگایانە بۆ شتێک بۆ ئیمپریالیزم لەبەر خواست تایبەتی خۆیان سەپاندێکی بەسەر ئەم ناوچەیە داریوشی ئاشووری لە مێزگردێکە لەگە کۆمەڵێک لە ڕۆشنبیری تیری ئێرانیە لەبارەی مۆدێرنە و کۆمەلگای ئێران و دەڵێ پێش ئاگایی بەرامبەر بۆ مۆدێرنە هەموو جوگرافیا و مێژوویەک سنتەری جیهان بوو مەبەستی داریوشی ئاشووری ئەوەیە مێژوو جوگرافەکانی دەری ڕۆژئاوا تا پێش درکردنیان بە مۆدرنە پێیانەوە بۆ خۆیان سنتەری جیهانن بەڵام لەگەڵ ئەم مۆدێرنەیەدا ئەم خوداگایە سنتەرەی دەرەوەی ڕۆژئاوا درزێکی گەورەی تێ دەکەوێت و لەگەڵ لە سنتەرکەوتنی کولتور و کۆمەڵگاکانی دەرەوەی ڕۆژئاوا نەکەر نیگا بۆ ئەوی تر بەڵکو نیگا بۆ منە ڕۆژئاڵاتیەکەش بە جۆر لە جۆرەکان ئەگۆڕێ بەڵام ئەم خودی ئەم نیگاگۆڕنە بەر مەبنای معریفە و زانستێک نییە بەڵکو ئەم نیگاگۆڕنە پتر دەرارەتە لە قەیرانی شوناسی منی دەرەوەی ڕۆژئاوا و بە تێگەیشتن لە ئاوی تری ڕۆژئاوایی کاتێک ڕۆژئاوا ڕۆژهەڵات کە باگادێتەوە ئەوی تر کە ئەوی ترێک بۆ ئەوی ترێکی بێزرا و کافر و دەرەوەی ئەوە سەرسامیەک بەرامبەر بە ڕۆژئاوا داگرێوانە ئەم سەرسامیەک نییە دەرەنجامی بیکردنەوەیکی معریفی یان سەرسامیەک نییە بە
بەو دەرئەنجامە زانستیانی کە لە کولتوری ڕۆژ سەرهەڵەداوە بوو سەرسامێکە زیاتر بۆ هێز و ئەو ئیمکانە سەربازی و ئەو هینەی کە ڕۆژ ئاوا هەیەت وە ئیمکانی ئەوی پێداوە کە دەست بەسەر گیانە بگرێت. طبعا لە ڕۆژهەڵاتە بە جۆرە جۆرەکان ئێمە بینەری ئەم دیالۆکە ڕۆشنگیریانە نابین. کای سیاست لێرە دێتە پێشەوە، کای سیاست کە دێتە پێشەوە طبعا کای سیاست توربە نەبوو لەگەڵ کایەکانی ترا بە جۆر لە جۆرەکان کە سیاست لە ڕۆژ ئاوایە بەمانە مۆدێرنەکەی کە سەر هەڵداوانە بەردەوام لە جۆرە لە دیالۆگی ناوەکی بووە لەگەڵ کایە معریفەکانی ترا بەڵام سیاست کە لێرە سەرهەڵدا ئەم لینکی بچڕاوە سیاست وەک فریادە ڕاستێکی مطلق دێت و ئەوێ بە جۆر لە جۆرەکان لە کەساتێکی دیاریکراوە ڕۆژهەڵات بە جۆرە جۆرەکان بگەینێت بەو توانە ئیمکانی کە ڕۆژ ئاوا پێگەیشتووە. طبعا من 4 گوتار باسەکەم لە ڕۆژهەڵاتە کە لە سەدەی 20ەمە ئیشەکەن و دوازار لە کۆمەلگای ئێمەشە بە جۆرە لە جۆرەکان بە جیاوازیەوە ئیشەکەن ئەمن بەڵام طبعا باوە بڵم گوتار لێرە بەسمەوە نییە کە لەناوە هەڵگری ناوەخینێکی معریفەی و جۆلێک لە دیالۆگی ڕۆشنگرانی بە لێرە گوتار بەست زیاتر ئەو ڕەچەتە ئایدۆلۆژیەیە کە چوارچێوەیەکی چەقبەسوو دۆگما دیاریەکە بۆ دەستە بژێرێک بۆ جەمعێک بۆی کە سێری دنیای خۆیان کەن و یان بیر لە گۆڕنی دنیای خۆیان کەنەوە. یەکێک لەو گوتارانە هێزە ئیسلامیەکانە طبعا هەر هێزە ئیسلامیەکان بە جۆرە جۆرەکان تووشی جۆرێک لە هیستریا دێن بەرامبەر بەوەی کە ناوی مۆدێرنەیە بەرامبەر بەوەی کە لە ڕۆژ ئاوا دەرەکرێتوانە اینجا برینێکی نەرجەسی وەگەوەی کە تراویشی شواسێکە برینێکی نەرجەسی قوڵەقاتە ناو تاکی ڕۆژهەڵاتی وڵات تاکی ڕۆژهەڵاتیوە. طبعا هێزە ئیسلامیەکان گوتاری ئەمە بە جۆرە جۆرەکان تر وەلاوەنان و پشویەخستنی هەموو مافە تاکە کەسی و ئازادە تاکە کەسەکانە و ئامادەکردنیەکی تاکە لەناو جەمعێکا بۆی بە جۆرە جۆرەکان ئۆمەی ئیسلامی زیندوو بکرێتەوە بە جۆرە لە جۆرەکان ئەم گوتارە تر پێێنا بەسەر هەموو ئازادیەکە تاکەکانەوە و تاک لە شوێنێکا بۆی گرین کە بەشێک لە جەمعێکی گەورەتر. ناسیۆنالیزم بە جۆرە لە جۆرەکان هەمان کاردانەوەی بەرامبەر بە دنیای مۆدێرن نەبێ ینی ناسیۆنالیزمش بە جۆرە لە جۆرەکان دیسانەوە تاکەکە بە سوتووی نەتەوە خەونی نەتەوەی خەونێکی گەورەتر کە ئەشێت تاک هەڵگیری بێتوانە ئەمە زەرورە ئێمە لەم تر کەساتە مێژووە بێ ئەمە بەدی بێنن 2000 قسە لەسەر ئازادە تاکە کەسێکان بکرێوانە. طبعا لەپاڵ ناسیۆنالیزمەوە من کە بۆ کۆمەلگای خۆمان ئەمە زۆر تۆختە ئیشەکە گوتاری مانەوەیە طبعا گوتاری مانەوە کاریگەرێکی زۆری ئەبێت تا ئەستش کاریگەریەکانی وەسەر کۆمەلگای ئێمەوەیە کە هەمیشە بە جۆرێ لە جۆرەکان جۆرێک لە هەڵپەساردنی تایە بە جۆرە لە جۆرەکان جۆرێک لەوەی تایە کە تا کەمیشە لە چاوەڕوانی ئەوەیە بێ بوونی فیزیکی و بوونی ڕوتی خۆی بپارێزێ بەبێ ئەوەی ڕەهەندەکان لە ڕەهەندەکانی تری ژیانە بژێ بەبێ ئەوەی کە بیر لە کۆمەڵێک ئیمکانی بوونگەرانی ناو خۆی بکاتەوە بەبێ ئەوەی کە بە جۆرە جۆرەکان بیر لە دایانان بیرکردنەوە معریفە هەموو شتانەکان گوتاری مانەوە بە جۆرە جۆرەکان پێ بەسەر ئەم تاکە مافە تاکە کەسێشێنێت طبعا گوتاری مانەوە شتێک نییە کە ئێمە خۆمان بەتەنیا هەڵمان بژار بێ دەستمان لە دروستکردنی گوتارە گوتاری مانەوە بە جۆرە جۆرەکان جەبرێتێکی مێژووە لە دوازار لای تاکی ئێمە بۆتە جۆرێک لە جەبرێتی میتافیزیکی کە ئیمکانی تێپەڕاندنی تا ڕادێ وەک محاڵی لێ هاتووە لای تاک. طبعا یەکێکی تر لەو گوتارانە کە دێتە ناو ڕۆژهەڵاتەوە تا ڕادێکی لە کۆمەلگای ئێمە ئیشەکە گوتاری کۆمۆنیزمە خۆی کۆمۆنیزم دەرهاویشتەی ناو دنیای مۆدێرنە کۆمۆنیزم لە سیاقێکا دێ پرۆسی مۆدرنیزاسیۆن و قسەکردن لەسەر ئازادیەکان و سێکۆلاریزم و مافی تاکە کەس و هەمومانە بە جۆرە جۆرەکان مێژوویەکی دوورودرێژی لە پشتەوە بۆ کە فەلسەفە جیاوازەکان قسەیان لەسەری کردووانە بۆیە دەرهاویشتەی سیاقێکی تایبەتی ناو کۆمەلگای ڕۆژ ئاواییە و هەتا مارکس خۆی پێی وایە شۆڕژگەرانەترین لەحزەی ناو مێژوو بریتێ لە سەرمایه‌داری مۆدێرنەوانە کە ئیمکانی جۆرە لە کۆمەلگەی سۆسیالیستیش ناو خۆیان هەڵەگرێتەوە بەڵام کۆمۆنیزم کە کاتی دێ بۆ کۆمەلگای ئێمە کۆمەلگا شەرقەکان و بەتایبەت کۆمەلگای خۆمانش یعنی ئەم پرۆسێسەی ڕۆژ ئاوا لە بەرچاو ناگرێ خودی پرۆسی مۆدرنیزاسیۆن و مۆدرنیشی بۆ گرینگە لە ڕاستە باز بەسەر هەموو شتانەدا لە دۆخی پراکتیکی تەواریە تاکە هێڵێتەوە کە ئێمە بێ کۆمەلگایەکی سۆسیالیستی دروستکەین 2000 قسە لەسەر ئازادی تاکە کەسەکان و مافە تاکە کەسەکان بکەین بۆیە ئەم گوتارە لە کۆمەلگای ئێمە بە جۆرە جۆرەکان ڕۆڵێکی نێگەتیفی ئەبێ ئەمە مانای نییە کۆمۆنیزم لەخوا نێگەتیف نەرێنیە بەو مانەیە کە لە سیاقی ئێمە ئاواکەوێتەوە. ئەوە پێش زەمینەکەی بوو بەڵام
یەک باسی ئەوە دیکتاتۆریە. باسی ئێستا بکەمەوەش گرینگەوەرا بەڵام زۆر باشە. ئێزرە طبعا لیبرالیزم و دیموکراسی شەوانە بەدەرنین لەو یعنی جیاوازێکی ویشەی و زۆر ڕادیکاڵیان نیە لەگەڵ ئەو سێ گوتاری کراوانەوەی کە دێتر ئەتوانی بڵێ قاوغێکە یعنی نیەکە بەبێ ئەوی کە لەناوە خۆیان یەک دنیا دیالۆگی فەلسەفی و فیکر ناوێ هەیە لەگەڵ خۆیان هاتوویوانە. طبعا ئێستا من باسی ئێستا کەموانە سیاقی ئێستا ئێمە سیاقێکی زۆر ئاڵۆز و تێکچڕژاوە، سیاقێکە کە لە یەک کاتێکە دەست و پەنجە لەگەڵ سێ نەزمە بە جۆرە جۆرەکان بەرکەوتنی هەیە. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی نەریتی و کۆمەلگایەکی پێشمۆدێرنە و نەچۆتە ناو دنیای مۆدێرنەوە بە تەواتی تا بڵێ کۆمەلگایەکی مۆدێرنە، بەڵام جۆرێک لە بەرکەوتنی هەیە لەگە دەستگا مۆدێرنەکانە و جۆرێک لە بەهای مۆدێرنە هاتوتە ناو کۆمەلگای کوردیەوە. لە پاڵ ئەمەشە بە جۆرە لە جۆرەکان شتێکی پێوترێ دنیای پۆستمۆدێرنە. ئەمڕۆ لە ڕێگای نیەت و فەزای مەجازی و دەرکەوتەکانی دنیای پۆستمۆدێرنەوە ئێمە بەرکەوتنمانێ لەگەڵ ئەو شتی کە پێوترێ دنیای پۆستمۆدێرنە، کەواتە ئێمە لە کەساتێکی زۆر ئاڵۆزین کە لە یەک کاتێکە بەرکەوتنمانەیە لەناو نەریتین پێشمۆدێرین، بەرکەوتنمان لەگەڵ مۆدێرنە، بەرکەوتنمان لەگەڵ دنیای پۆستمۆدێرنە کە لە کاتێکم پرۆسێسە لە ئەوروپایە تێپەڕێنراوە قسە لەسەر دنیای پۆستمۆدێرن ناکرێت و ئەوانە. طبعا خودی ماڵۆزێوامان لێکە کە هەر دیاردەیەکێتە ناو کۆمەلگای ئێمە دیاردەیەکە بێ ڕاوەیکەین ئەبێ شەرحیکەین ئەبێ بیری لێکەین و بێ حکمی لەسەر بدەین. من بۆ هەنێ دوسێ نمونە باسەکەم. یەکێک لەو نمونانە مۆڵ و شوێنە ڕاقەکانە کە دێنە ناو کۆمەلگای ئێمە وەک دەستگایەک وەک شوێنێکی دنیای مۆدێرن. خودی ئەممانە بە جۆرە لە جۆرەکان کە ئیمکانی ئەوەشی کردەوە کە ژن بە جۆرە جۆرەکان بێتە ناو کارەوە بێتە ناو بازاڕەوانە. خودی ئەمە ئەم دەستگایە بە جۆرە جۆرەکان هێزی کات ئیستیغلالەکە باشە، بەڵام دژوەستانەوە بە بەرامبەر بەم دەستگا مۆدێرنان بەم دەستگانی کە دنیای مۆدێرن کە دێتە ناو کۆمەلگای ئێمەوە ڕەنگە بە جۆرە جۆرەکان بچێتەوە ناو گوتاری سەلەفێتەوە بچێتەوە خزمەتی ئەو گوتاری کە لەگەڵەوەیان نێژن بێتە دەرەوە لەگەڵەوەیان نێژن بێتە ناو بازاڕ لەگەڵەوەیان نێژن دەربکێت و کار بکات. شتێکی تر باسەکەم طبعا باسی فەزاکەم لە پەیوەند بە کۆنەپارێزی و ئازادیەوەوانە. طبعا ئەمڕۆ فەزا تەنها فەزای جوگرافی نییە، فەزای شار نییە بەمانە جوگرافی و پانتایە ملموسەکەی ئەمڕۆ شتێک بناوی فەزای مەجازیان دنیاش بە جۆرە لە جۆرەکان بەناو یەک هاتوونە و کاریگەریان بەسەر یەکەوە هەیە. طبعا من باوەڕم وایە یەکێک لە ئاڵنگاری هەرە گەورەکان بەرامبەر بەوانی کە ئازادی خوازن و قسە لەسەر تاکەکەن ئەوەیە کە ئێمە ڕوبەڕووی شتێکی کە شەڕ بەمانایینەکەی باز ناکەم بمانەتی، بەڵام شەڕێکی گەورە کە ئێمە هەمان ببریتین لەگەڵ گوتاری کۆنەپارێزیان کە هەم خێڵ بەرەمهێنێرێتی هەم دین بەرەمهێنێرێتی وانە. خودی فەزا کە باسی کەم بۆ منە پێش دەرکەوتنی فەزای مەجازی دین لە کۆمەلگای ئێمە پیاوانی دینی لە کۆمەلگای ئێمە دەرکەوتن لە شاشە و دەرکەوتن لە تەلەڤیزیۆن و وێنەوەستانە بە جۆرە جۆرەکان لایەن حرام، بەڵام کازانم فەزای مەجازی بۆ تەمری واقع یانێ بەشێک من و فەزایە بە جۆرە لە جۆرەکان گوتاری خۆیان بچەسبێنە ناوم فەزایەشەوەوانە. اینجا جگە لەوە شەڕی ئێمە بۆ ئەوانەی بەرگری لە تاکەرایی و تاکۆن فەزا زۆر گرینگە. یعنی بۆ نمونە با نمونەی بێنمەوە ئێمە چوکڕێکمان بینین لە دادای سەهۆڵەکە سەمایان نەکرد باشە، لە پانتایەکی گشتیان سەمایان نەکردن و ئازادێکی تاکتەسی خۆیان ممارەسا کرد کە کاتێ لەم فەزا گشتیان ممارەسەیان کرد هەر ڕۆژێکی دوایەوە کۆمەڵک سەلەفیات لەوێ نوێژیان کرد وەک بڵێ فەزای گشتی فەزای ئێمەیە، فەزای تاکەکەسەکان نیە، فەزای ئەو کەسانن نیە کە ئایانوێ ئازادی خۆیان ممارەسەکردن، ئایانوێ جوڵەی ئازادەنی خۆیان ممارەسە بکەنوانە. هەر جگە لەوەش یەکێک لەو شتانی کە سەلەفیەتیان دیندارەکان بەردەوامبیری لێکن ئەوەیە کە داگیرکردنیشمان بۆ منە دەیەکە کە 3 ماڵ لە 4 بێ مزگەوت بێ. بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە داخستنی ئەو شۆنانی کە داخستنی دوکانی خواردنەوە کوحولیەکان مەسن داخستنی ئەمە خودی ئەوەیە کە من لە کاتی خۆمە لە هینی خۆمە تۆ بێ ئەو شۆنە پێدا بکەم، واتە زۆر بە وردی دین سەلەفێت ئیش لەسەر فەزای مەجازی فەزای شارەکە و لە هەمان کاتە هەر بۆ نمونە سەیکە طبعا ئەمە نیشانی مەترسێکی زۆر گەوری لە کۆمەلگای ئێمە سوتانی کۆمەڵە پەیکەرکە نابێت بە پرسیار لە لای کۆمەلگای ئێمە کە لە کاتێکە پەیکەرەکان نە پەیکەری ئیرۆتیکی نە پەیکەری ڕۆمانسین نە پەیکەری جەستەی ژنی ڕوودشنەوانان پەیکەری پیاون پیا و کارەکەری کۆمەڵە سەقافی و کۆمەڵە سیاسیوانە ئەمانە سوێندرێ و دوازار دوایین پەیکەر کە سوێندرا پەیکەری تونوتیژی دیژی بەژنان لە چەند سەماڵ و سوێندراوانە خودی ئەم سوتانەم دەلالەتە لەوەی کە
فەزای منە من نایە لە ممارەسەی ئازادی تاکتەکی خۆت پێ بکە ئێستا لە شارێم سلێمانێ دەفەکەی ئیرۆتیکی دروست بکە لەم شارە بزان چه هەڵایەکە ناتەوە شەڕێکە تا لەسەری دوو ڕۆژ دوایەوە نابێ ئەی سوتێنێ ئەو ئارتێستەی کە جلوبەرگی ژنەکانی ئەو ئەوانی کە تونتیژی و با قسەکان تەواوکەم دوایەتەوەی پرسیارکەیت طبعا ئازادی ئێمە کاتی ئێمە طبعا لەناو سۆشیال میدیایەوانە ئێمە ممارەسەی کۆمەڵی ئازادی شخصی خۆمانەکەین بەڵام ئەمە کافی نیە ئەبێ ئازادی دوادار یەکلاکردنەوەی پرسی ئازادی کاکتەس ئەبێ لە فەزای شارە بێ لە فەزای مەلموسا بێوانە ئەکشێت سۆشیال میدیا طبعا دووشی تر کە گرینگە بەلای منەوە ئستاتیکا و سێکسوالیتەیە یەکی لەو شتانی کە ئێمە بەرگری لەسەر بکەینەوەوانە پرسی سێکسوالیتەیە ئازادی سێکسی نێوان نێرومێ ئازادی سێکسی نێوان هەتا هاوڕەگەسخوازەکان باشە ئازادی دەرکەوتنی جەستە ئەمانن بەڕاستیم گوتارانە بێ بەڕوونی و جەریانە بەراو ڕووی عەقڵەتی سەلەفی بکەینەوە نەرمینواندن یان زۆرێک لە مجاملەکردن یعنی کۆمەڵگاکە ناتوانێت کۆمەڵە قۆناغ ببڕێتوانە ئەمە پرسی ئستاتیکا یعنی بۆ نمونە پرسێکی گەورە لە عەقڵەتی سەلەفی لە ئستاتیکایە یعنی بۆ دوی کە وتم لە کەلار کچێک تابلۆیەکی نیمچەڕوتی کلاسیکی دووبارە کاتەوە هەڵایەکی گەورە ناتەوە شانێک لە کەلارەکێتەوە هەڵایەکی گەورە کراتەوە بۆیە ئستاتیکا گرنگێکی زۆری ئستاتیکا ڕوبەڕووی دوو شتە بێتەوە هەم ڕوبەڕووی کۆنەپارێزی بێتەوە هەم ڕوبەڕووی جۆرێک لە کولتوری جوانکاری باوە بێتەوە هەم ڕوبەڕووی جۆرێک لە پۆرنۆگرافیا شەبێتەوەوان بەکارێنی بەرامبەر ئێزدەکان پێم وایە هەندێک مێشک دوور لە ڕۆح حازری ئەوانەی کە مێشکان باشیش ناکە ئەمانە ئەگەڕنەوە سەر یەزیدی کوڕی مەعاویە بەڵام لە ئەسڵ ئەوان ئێزدەکان ئێزدانەکان خواپەرستەکان ئەمە یەک ئێمە سەر ئەوەی کە لەسەر یاساکانی مافی مرۆڤ ئایا ئەو مەحکەمەی نێودەوڵەتی کە دائەندێت بۆ ئەوانەی کە جینۆساید دەکەن ڕنگدانەوەی واقعی مرۆڤن یا دەستکردی ئەوانە کە لە پشتی پەردەکەون وازع قسەکەم بەنسبەت بە جینۆساید ناساندنی ئەوانەی کە بەسەر کوردە هاتووە بۆچی نەکراوە بۆ ئەرمەنەکان کردیان بۆ جوولەکە کردی چونکە ئەوان خاوەنیان هەبوو بەڕاستی خاوەنەکانی ئێمە لەوانەیە کاسنەم مناسبەیەکی نێودەوڵەتیە بە هیچ شێ باسی ئەو جینۆسایدان نەکەن نەکردی ئێزدەکان ئەنفال کیمیاباران ئەمانە ئایا تا ئێستا بە جینۆساید ناسراون بێگومان نا ئەمیش ئەگەڕێتەوە بۆ عەقڵێتی بەرپرسانی کورد کە لە نێودەوڵەتیە ئەتوان قسەی خۆیان بکەن ئەوە دواتر دێمە سەر داعش کە ئەو هەموو جینۆسایدی کردو داعش خۆی دروست بوو یا ئەوانی کە نوێنەری نێودەوڵەتین دروستیان کرد بۆ نمونە دەوڵەتە زرهێزەکان و هەروەها هاوپەیمانەکانیشیان وازەحە چۆنیش دروست بوو کێکێک لەوانە ئۆباما دەوری سەرێکی تیابینیوە ئەوە بەنسبەت یەک پۆشیە ئەوەی زەید موحەدی پێوتریە بۆ مامۆستا بەڕێز کە باسیەوەی کرد ڕێک خۆشی پێم وایە شتێکی زۆر چاکە ئێمە جاران لە زانکۆ کە ئەمان بینین زانکۆی سلێمانی لە ٦ کە دامزرا ئەو یەک خۆشیە هەبوو عەفوو کە خوێندکاری زانکۆ هاتە ناو شارەوە خاوەن دوکانەکان ڕێزی تایبەتی و خاتریشیان ئەگرتن لەبەر ڕێز و حورمەتی زانکۆ خوێندکاری زانکۆ بوون بەڵام نەهێشتنی دوای ڕاپەڕینە و دوای زانکۆ سلێمانی کرا ئەو یەک پۆشیە نەما پێم وایە هەموو کەسی توانی خۆی تا بەناو زانکۆوە جاران ئێمە خواخەڵمان بوو تەلەڤیزیۆن عەدادی متەوەسڵ بووین بەبەر زانکۆ ڕۆژین توانای ئەومان نەو بچین ناو زانکۆ بین کە وەکو قیبلەیەک سەیرمان نەکرد لەبەرەوە یەک پۆشیەکەمان یان زەید موحەدمان لەبەرا نەبوو یا دەم و چاوەکان ناسرایەوە لەبەرەوە یەک پۆشی جیاوازیەک دروست ناکات لە بینەوە ئەسڵەن خەڵکی خوێندکارمان هەیە زۆر بێدەرەتانە بە تایبەتی خوێندکارە کچەکانمان لە ئەنجامی ئەوەی کە ناتوانێت وەکو ئەوەی توانێت
ڕۆژانە جلی خۆی بگۆڕێ ئەمانە یەت چیەکە هینێکی یاوە بەسەر شانیا بۆ بە باڵاپۆشەکان لە تا ئەوەی کە ناتوانانی وەکو ئەو خوێندکاری هاوڕێ ڕۆژانە بێتە دەوام و جلوبەری خۆی کاتەوە چووکە بەلامەوە گرنگە دادگای ئەنفال هەڵپەسێراوە نەک داخراوە ئەوەم بۆ ڕوونکەیتەوە زۆر زۆر گرنگە بێ بەلامەوە یەک خاڵی تریش هەر بەنیسبەتە و محکەمەی بۆ سفەتێک کە باڵێن ڕێگەزێکی نێودەوڵەتی هەیە بۆی لە ئەڵمانیا مەسەرەن تۆمەتبارێکی تاوان نێودەوڵەتیە جێنۆساید محاکەماکرێ بەڵام لە هەمان کاتا ڕۆژاوە کە داوایان ئەوە بوو کە محکەمەیەکی نێودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستان دابمەزێ بۆ محاکەمەکردنی تاوانبارانی داعش بەڵام هەموو کۆمەلگای نێودەوڵەتی لێ بێدەنگە ئەمە بەلامەوە گرنگە جوابی ئەو دوو پرسیارم داتەوە مامۆستا پەرۆشیش شتێکی بێ خستمەوە بەڕاستی بۆ من بوو بە جێگەی پرسیار کە جاریشان لە ڕاستی پێش نەکەنی بووم بەس زەردەخەنەیەک بوو مامۆستا سێری کردم مامۆستاش مامۆستای ئاین بوو بەڕاستی ڕێک لەسەر تەختەکە نووسی ئەوەی بەبێ هۆ پێ بکەنێ بێ ئەخلاقە دوای ڕووی کردە من وتی لەگەڵ تۆمە ئەوەی کە بەبێ هۆ پێ بکەنێ بێ ئەخلاقە من هەتا ئێستا کە لە تەمەنی سەرەتایم کە ئێساوا من تەمەنم هەڵکشاوە 53 ساڵم هەتاکو ئێستا جاابێ و پرسیارم بۆ نەدراوەتەوە ئایا بەڕاستی پێکەنین بۆ بێ ئەخلاقیە و بەبێ هۆ بۆ بێ ئەخلاقیە ئەگەر تیشکێکم بۆ بخاتە سەرەوە زۆر سپاسدانە هاوڕێژیان دەست خۆش بێ بەڕاستی لە ڕووی میتۆدۆلۆژیەوە زۆر باش بوو ئەم هێڵە مێژووی دیالەکتیکی مێژووی پێما بوو باشیش ئەو بەراوردەت کرده بوو کە لە سیاقی ئەمە ماتریالیزمی مێژوو چۆن ئیشەکە لە چه ئاستێکەیە بەس ئەوەی گرنگە بۆ من بەڕاستی پرسیارەکەم ئەمەیە کە لە قسەکانی کۆتایی خۆتەوە ئێمە باشە زانین هێزێکی کۆنەپارێزی زۆر بەهێز لە کۆمەلگای ئێمە ئیشەکە هەمیشە ئەم هێزە ئامانجی بنەڕەتی کوشتنی تاکە یا بە هیچ شوێنە تاک لەدایک ببێت ئایا ئێمە ئەتوانین لە ڕێگەی فکرەوە بڵێ دش بەم هێزە کۆنەپارێزیە بۆستینەوە کە لە کاتێکە ئێمە پێیەکمان لە ناو پێش مێژوایە وەکو کورد دەڵێم پێیەکمان لە ناو مۆدرنەیە پێیەکمان لە ناو پۆز مۆدرنە و کۆمەلگای دیجیتاڵی و ئەمانەیە یاخود ئێمە توانین لە ڕێگەی هوەر و ئیستاتیکا و لێدان لە کۆمەڵێ زەینەتی باوک سالاران سەبارەت بە سێکسواڵیتە و ئەمانە ئایا ئێمە ئەتوانین لەم ڕێگانە و توانین هیچ نەبێت ئەم هێزە لاواز پێنیە بتوانین هەنگاو بنین بەرەو قۆناغێکی تر دەست خۆش پرسیارێکم بوو لە کاگاوڕ ئەحمەد و سەرنجشمە لەسەر قسەکانی من هاوڕێ لە ساڵانی نەوەدەکانە ئیسلامەکان کۆمەڵێک پێیکرد یا با بڵێن کۆمەڵێک هەڵدانەوەی قەبر و ئەمانان لە هەورامان کرد وەک ئەو کەیسی کە باس کرد برایە بڵێن محکەمەی فرانکفۆرتەوە ئایا پرسیارەکەم وەیە کە ئایا ئەکرێ ئەم ڕووداوەی ساڵانی نەوەدەکان کە لایەن ئیسلامەکانەوە کرا وەکو کەیسێک ببرێتە ناو قوتابخانەی فرانکفۆرتەوە سەرنجم لەسەر قسەکانی کاگاوڕێ بەگشتی سەرنجم نییە لەسەر قسەکانی بەڵکو سەرنجم لەسەر ئەو با بڵێن هێڵە لە بیرکردنەوە هەیە لە ناو قسەکانیا کە من زۆر پێم گرنگە لە دوو پانێڵی پێشووە ئەو با بڵێن بەحسانەی کە کرابوون لەبارەی تاگەراییەوە یا با بڵێن لەبارەی ئازادیەوە من پێم وایە ئەم جۆرە لە بەحسەکە خۆیان ناوێنن ئەکادیمی ئەم جۆرە لە بەحێزی ئەم جۆرە لە قسەکردن لەسەر کۆمەڵگەی کوردی ئیژ ناکە بۆ لەبەرەوەی زۆر دوورە لە سیاقی کۆمەڵگەی کوردیەوە بۆ نمونە کاتێکە وەک کاگاوڕێ ئاماژی پێدا کۆمونیزم یا هێزی سۆشیالیستی دێتە ناو کۆمەڵگەی کوردیەوە یا هەیەتە ناو ڕۆژەڵاتی ناوەڕاستەوە لە ڕاستیە ئەکرێ ئیمکانی ئەوەی تیابێکە جۆرێک لە کۆنەپارێزی بەرهەم بێنێتەوە و جۆرێک لە مامەڵەیەکی تونند و تیژانە دروست بکاوە کە هەم لە سەدەی 20 هەم لە ئێستاشا دروستیەکە بۆ من ئەوەی کە بۆنمونە لە ناو بۆ ئێستا من خۆم کە با بڵێن بیرەکەمەوە لە ناو نەریتی چەپی
با بڵێن دوای ڕوسیاوە بیرەکەمەوە بەڵام بۆ نمونەکە بە درێژای سەدەی 20 نەقدی بۆ نمونە کتێبی لەبارەی ئازادیەوەی جۆن ستیوارت میڵ کراوە ئەم نەقدە لەناو ئەوروپا ئیشەکە بۆ ئەوەی کە کاگاوڕێ باسی کرد لەبەرەوەی بەناو پرۆسەیەکی مۆدرنیزاسیۆنە کۆمەڵگەی ئەوروپی چووە وشانی ڕەخنەیە لە هەر با بڵێن چەمکێکە یا هەر جۆرێک لە دەسەڵاتی ئەوروپا بەڵام لەناو کۆمەڵگەی ئێمەیە من پێم وایە جۆرێک لە ڕادیکالیزم بەرهەمەیەنێ هەر خودی قسەکردن لەبارەی تاکەوە و هەم خودی قسەکردن لەبارەی ئازادیەوە من لە بابەتەکەی کاک فەرۆشەوە دەست پێەکەم بابەتێکی زۆر گرنگە بەس لەبەر کەمی کاتەکە زۆر بە سادەیی چۆ ناوێ بەڵام بەڕاستی لەبەرەوەی منج لەو کایە کارەکەم زۆر ئاڵۆزە ینی هەر سێ قۆناغەکەی خوێندن پێشزانکۆ سەرەتایی و ناوەندی و ئامادەی پرسی ئازادی و فێرگایان قوتابخانە یەکێکە لە پرسە ئاڵۆزەکان بەداخەوە زۆرینەی پەروەردەکارەکان خۆیان نازان ئازادی چیە چ جای ئەوەی کە لە فێرخواست تێ بگەن کە ئازادی چیە و چۆن بەکاری بێنێ و چۆن ڕێز لە ئازادیەکەی بگرن ڕۆژانەش بەڕاستی ڕوبڕووی و کێشانەبینەوە بە تایبەت قۆناغی ناوەندی کە قۆناغی گۆڕانکاریی بایۆلۆجی و جەستەییە لە لای ئەو فێرخوازانە کە کێشەی سەیر و سەمەرەمان تووشە بێت کە هیوادارم کاک فەرۆش بچێتەوە سەری مامۆستاکان بەڕاستی دەستە پارچەند لە بەرامبەر زۆر نەریتین هەندێکیان هەر وەکو مەلا بیرەکەنەوە یان هەرە گەڕێنەوە بۆ گوتاری مەلا بەڕاستی وەکو بەڕێزە وتی هەر لە کورتترین ماوە لەگەڵ ڕێزم بووەوە ڕێک ئەڵەن ئەم خوێندکارە بێ ئەخلاقە بۆ منە لە قۆناغی لە دوی سەرەتایی تەلەبەر کردارێکی کردووە شتێکی دووبارە کرۆتەوە نەیزانی و مانای چێ ڕێکیان تۆ بێ ئەخلاق ئەوە خاڵی یەک خاڵی دووهەم ئەوەی کاک هاوڕێ ئەحمەد بەداخەوە ئەویش کاتەکە کورتە هەندێک بابەت هەیە نەیتوانی بخاتە ناو چوارچێوە باسیکە یەکێ لەوانە لە شەڕی ناوخۆی باشووری کوردستان ساڵی 1948 پێم وایە حەقە ئاماژەیەکی پێ بدرێ ئایا تاوانی جەنگ ئەنجام درراوە جینۆساید ئەنجام درراوە ئەمە چۆن لە بڕیاری محکەمەی نێودەوڵەتی جێ بێتەوە چونکە 150 بێسەروشوێنمان هەیە تا ئێستا هەردوو حیزبەکە جوابی کەسوکاریان نایەنەوە کەەوە زۆر بەڕاستی مایی شەرمەزاریە بۆ ئەو دەسەڵاتە ئەوەی کاک هاوڕێ عەبدوڵڵا بەڕاستی ئەو بەڕێزە ئەوەی باسی کرد پێشزەمینەکە بوو سەردەکە بوو ئەوەی کە ویسی بیڵێ بەڕاستی بێ لە پانێلیچکە باسیکە تاک لە کۆمەڵگەی نەریتی پێم وایە حەقە هەروە بڵێ ئەمەی باسم کرد پێشزەمینە بوو بۆ بابەتی ئەمەوێ باسیکەم چکە بەداخەوە کاتەکەی ناقیشی ناگرم بابەتەکە زۆر ئاڵۆزە قۆناغە باسکردنی کاتی زۆر زیاتری هیوادارم لە مەجارێکە کاتی هەبێ ئەو ڕێک بچێتە سەر ئەو ئەسڵی ناوی پانێلەکەی کە ئەویش تاک لە کۆمەڵگەی نەریتیە زۆر سپاس ناوی خوا بەخێراتنی جوانە بەڕێزەکانەکەم لای من تاکە پرسیارم هەبێ بۆ کاکاوڕێ عەبدوڵڵایە کاکاوڕێ عەبدوڵڵا زۆر جەختی کردەوە ناتان ئەم بەڕێزانە زیاتر ڕەخنەکانیان تەنها بۆ دینی ئیسلام بۆ نازان بۆ لەسەر دینەکانی تر نایەڵێن و قسە ناکەن باوەڕ ناکەم هەتا ئێستا هیچ دینێک بەقەر دینی ئیسلام خزمەتی مرۆڤایەتی و بوونی مرۆڤایەتی کردبێت لە ئەوڵی دنیا و هەتا ئەم دەقێت ئەگەر بەڕای من ڕای خۆمە وەکو موسڵمانێک ئەگەر ئێستا حکمی ئیسلامی هەبووە دریا بەم شێوەی لێ ناهاو کە ئێستا هەیە کوشتنە بڕینە گەندەڵیە دزیە هەتا دوای وی هیوادارم چۆن کە بەت ڕەخنە لە ئیسلام بگرن ئەوە ڕەخنە لە دینەکانی تریش بگرن سپاس سەرکەوتن تاوان با لە وەڵامی کاک شەهرامەوە لە شەڕی ناوخۆیە تاوانی جەنگی تاوانی جەمرۆڤایەتی ڕوویداوە ئینشاڵڵا کاک شەهرام بگیرە لە ناو هیچ یاسایەکی نێودەوڵەتیە جەنگ قەدەغە نییە جەنگ ئەکرێت ینی من لە کتێبەکەش کاگالانی هێنی عەزەکە بەشێکم تەرخان کردووە بەوەی کە بەرپرسیارەتی دەوڵەت نێودەوڵەتی بۆنەتەوە یەکگرتووەکە بەرپرسیاری تۆی گشتی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە کاتی ئەنجامدانی جەنگە کە بۆ نمونە لە عێراقدا
بەرپرسیاتی نێودەوڵەتیە جەنگە بووسێنێ یعنی نەک جەنگ قەدەغەنیە من خۆم لەگەڵ ئەوەیان کە هەندێک لە جەنگەکان پێویستە کۆمەلگەی نێودەوڵەتی ناچار بکەی بیکات بۆ نمونە بەشارەسەر دەسڵاتی بەدەستەوە گرتووە و دەوڵەتی بەدەستەوە هەیە و یاساکانیش دەوڵەت داخرانی سوویەتی و ناتوانێت بۆ نمونە لای بەرێت ئیلا بە جەنگ بێت بۆ من لەگەڵ ئەو جۆرە جەنگانان پێوەن دەستێوەدانی مرۆیی من لەگەڵ ئەوەیە یعنی ئەوە لە هیچ شوێنێکە جەنگ وەکو تاوان نییە بەڵام لەناو جەنگە هەندێک کردە هەیە تاوانە واتە کردەکانی ئەنجامدانی جەنگ تاوان نزیکەی 60 ئەوە نەکردن بۆ نمونە ئەگەر ناو جەنگە یەک دوو سەرباز بەرامبەر یەکتری ئەجەنگن زۆر ئاسایی و تاوانیە بیکوژی بەڵام تا ئەو کاتە ئەتوانی بیکوژی کە نەبوو بەدیل کە بوو بەدیل ناتوانانی بیکوژی ئەگەر دیلێکت تاوانی جەنگ دروستەکە ئەگەر ئەو کەسانی کە بەشداری ڕاستەوخۆی جەنگ بین وەکو کەسی مەدەنی بۆ نەشەڕ سلێمانی ئەگەر کەسی مەدەنی بکوژرێت ئەوە تاوانی جەنگە کان نەگەوە ئەگەر بێت و مامەڵەیەکی نائینسانی لەگەڵ کەسێکە بکەی لە ئەسنای جەنگە تحرش تەکسی بەڵێ هیچ جەنگێک نییە تاوانی جەنگی ترا ڕووی نەدادێت هیچ جەنگێکی وەکو خۆی تاوان جەنگی ترا ڕووی نەدادێت بەڵام جەنگ بۆ خۆی قەدەغە نییە کەیسێکمان لە دادگای تاوانی نێودەوڵەتی لە دادگای لاهای لە 2003 کە لە عێراقدەن و دوو کەیس لە ڕاستیەوە لە 2001 کە لە ئەفغانستانەدەن هەردوو وڵات ئەفغان لە ئەمریکا بەریتانیاش تاوانی جەنگیان ئەنجامداوە لە عێراقا بۆ لەبەر ئەگەر یەک کەس مەدەنی بکوژێ بە تاوانی جەنگە ژمارەکە لە منظورەوە بەڵێ بەڵام ئەمە بۆ وەڵامی پرسیارەکەی کاک بڵندیش دادگای نێودەوڵەتیەکان و بەتابەتی دادگای لاهای دادگای تاوانی نێودەوڵەتی ئەوە تێک نەچێت دادگای تاوانی نێودەوڵەتی دادگای فرانکفورت دادگای فرانکفورت وەکو دادگای سلێمانی وایە بەڵام دەوڵەتی ئەڵمانی لە هەموو دادگاکاری خۆیان نەک فرانکفورت لە بەرلین لە شارێکی ترابێ دەسڵاتی ئەوەی هەیە دادبینی بکات لە تاوانە گەورەکانە لە تاوانە نێودەوڵەتیەکانە بەڵام عێراق ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی نییە بۆیە ناکرێت ئەو تاوانە لە پێش 2001ەوە بگەر هەڵە نەبوو نەوەتەکان بگەر هەڵە نەبمانەوە لە دادگای تاوانی نێودەوڵەتی لە 1/7/2002 شو دەباری کارپێکردنەوە و عێراقیای ئەندام نییە بۆ تاوانی بۆ نەشەڕی ناوخۆ بەریتاوێ وحناتوانین تاوانی داعش ئەکانی تش کۆتۆ پێش ئەوە یعنی بۆی ناتوانین نە ئەوە نە ئەوەی مەزارگەکانی ڕوخان بێتە دادگای تاوانی نێودەوڵەتی دکتۆر عوسمان پرسیارێکی جوانی کرد ئەڵێ دادگای تاوانی نێودەوڵەتی ڕەنگدانەوەی مرۆڤە یعنی مرۆڤ بۆ خۆی شەڕەنگێزە بۆیە دادگای نێودەوڵەتی دامەزرا بۆ پرسیارەکە وا لێ نەکەین نەوەتی مرۆڤایەتی هەیە دادوەری و دادگار هەیە کەواتە شەڕ بەشێکە لە سروشتی ئینسان بەڵام ئێمە جیاوازی لە نێوان دادگای نێودەوڵەتەکانە و لە دادگا ناوخۆکانە چییە من ئەگەر کەسێک بکوژم یان کەسێک بریندار بکەم دادگای سلێمانی دیە دادگای مەد بەڵام ئەی چی کاتێک منە بەنە بەردەم دادگای تاوانی نێودەوڵەتی وەڵامی پرسیارێکی ڕەفای لمکینە لە ساڵی 1920 پرسیارێکی زۆر جددیەکات هەر لەوەشە یاسای تاوانی نێودەوڵەتی لەدایکێ ئەرمەنیەکان کە ئەو تاوانە گەوریان بەرامبەر ئەنجامەدرێت تەڵعەت پاشا بە بەرپرسی ئەزانن لە ڕاستیە بەرپرسی ئەنجامدانی تاوانی کۆمەڵکوژی ئەرمەنەکانە هەڵگەڕا بۆ بەرلین لەوێ گەنجێکی نەبینێت گەنجێکی ئەرمەنی هەیە لە ناکەگەر هەڵە نەبوو ئیشەکە لەوێش گەنجێکی ئەرمەنی هەیە گەنجە ئەرمەنیەکە ناوی تەهلیریانە تەهلیریان دێ بڕێرەدات ئەڵێت سێ کەسن سەرکردەکان تەهلیریانە گەنجێکی تەمەن 20 ساڵە بێ و کاتێ خوێندکاری زانکۆی بەرلینە بێ تەڵعەت پاشا بە فیشەکێکە کوژێ ووا ڕێکەکەون هەتا وەکو پۆلیس نەیگرێت دنیا نەزانێت کە ئەرمەنەکان تۆڵی خۆیان تەڵعەت پاشا کردوێتەوە هەڵنێت بۆی محکەمە بکرێت وە محکەمە ئاکرێت ڕەفای لمکی پرسیارێکە ئەڵێ یعنی چی کەسێک کە مەبەستی لە تەڵعەت پاشایە ملیۆنان کەسی کوشتووە و هەڵهاتووە و دادگای نەکراوە بەڵام یەک کەس ئەو کەسەی کوشتووە دادگای یەکێ دادگای تاوانی نێودەوڵەتی ڕێک وەڵامی و پرسیارەیە بۆ ئەو کەسانەیە کە حەسانەی دەوڵەتیان هەیە بۆ ئەو کەسانەیە کە بەرپرسیارەتی و سیستمی حکومڕانیان بەدەستەوەیە دادگاکانی ناوخۆی دەوڵەت ناتوانێت بڕا دادگایی بکات ئەگەر بێت و عێراق بێ ئەندام دادگای تاوانی نێودەوڵەتیە یەک بەرپرس لە عێراقا نییە دەیبێتە بەرەم دادگاکە هەمیان بەشدار لە تاوانە سەبار بۆ پرسیارەی کاک عومەر لە ڕاستیە دادگای باڵای تاوانەکان لە عێراق بە یاسایی دانەخراوە هێشتا ئەکتیڤە بەڵام داخستن خۆی چۆنە نە دادوەری تایە وەنە مۆزەفی هەیە بەڵام وەکو یاسا
لە هەر کاتێکا بێ ئەتوانن زیندویکەنەوە بەڵام نایکەنەوە لەوە تاکیددا. من بۆ خۆم لە دوو کۆبوونەوە ڕۆژاواکانە ڕۆژاوایە دانیشتم ویستیان ئەو دادگای کە کامەر ئاماژی پێکرد دادگایەک بۆ داعش دابمەزرێنن بەڵام کێشەیەکی جەوهری هەیە دیسانەوە دەوڵەت ئەتوانێت سیادەی هەبێت بتوانێت دادگای گەورە دابمەزرێنێ ڕۆژاوا دەوڵەت نییە و ئەترافی پێ ناکەن وەگەر بێت و ئەتراف بەو دادگای بکرێت کە ڕۆژاوا دای بمەزرێنێ بۆ داعش ئەوە ئەترافێکی زمنیە کە ڕۆژاوا وەکو دەوڵەت مامەڵی کردووە بۆیە تەسەور ناکەم بە ئاسانی ئەتراف بەوە بکرێت و دوژمنی ئەوەشە دیسانە پرسیاری منە و بەنیازی ئیشێکی لەسەر بکەن لەگەڵ دوو برادێتران لەسەر ئەو بابەتە بەڵام دامەزراندنی دادگای نێودەوڵەتی ئاسان نییە و لە ڕاستیشە پرسیارێک ینی ئەڵمان هاوڵاتی ئەڵمانی لە شەڕی داعشە بەشداریان نەکرد فەڕەنسیەکان ئێستاکە زیاد لە 30,000 شەڕکەری بیانی ئەوروپین ئەی بۆ ئەمانی خۆیان نابنەوەسڵن نایباتەوە زانی لە هەموو وڵاتە ئەوروپیەکانە تەنها کۆسۆڤۆ 3 هاوڵاتی خۆی بردووەتەوە یخواتوانە بیباتەوە ئەی باشە ئەڵمانیا بۆچی دێت ئەمانامی پرسیارن وەڵامەکەی لای منیش نێت طبعاً ئەڵمانیا بۆچی دێت ئەو هەموو هاوڵاتی ئەڵمانە هاوڵاتی فەڕەنسی ئەوروپیەکانە بۆ دێت تەهاجمەیلی بەفیڵ لە بەغاوە ئەیبەن بۆ تورکیا لە تورکیا ماوەیەک دانیشێت دوای بەفیڵ ئەیبەن بۆ یۆنان دواتر دێت استخباراتی ئەڵمانیا هاوڵاتێکی عێراقی لە پایان جامدانی تاوانی جینۆساید بەرامبەر بە یەزیدیەکان دادگایەکات یعنی ئەجنەبیان نیە خۆ ئەتوانێت بەسەنا بە یەک داوە لەبەر هاوڵاتی خۆیەتی بیباتە وڵاتەکەی خۆی دادگایی بکات بەڵام نایکات سەرەتا جابی کاگرێبازە دەمەوە لە ڕاستیە کاگرێبازۆ گوتم ینی کۆمەلگای ئێمە قەدەرێکی زۆر جیاوازتریە لەگەڵ ئەو کۆمەلگا ڕۆژاوانەی کە بەناو کۆمەڵە پرۆسیاتیە پەڕینەوەوانە ئەوەی کە پرسیت ئایا فکر ئەتوانێت چ ڕۆڵێکە بێ من باسی تەمان کاتەکەینەوە نییە کە لەسەر ئیستاتیکا و مەسەرەی سێکسوالیتە بۆ وەستموانە بەڵام بەڕای من دوو شتی زۆر گرنگ کاکرێ شەڕی کۆنەپارێزی زۆر بە ڕادیکاڵانە پێ بکرێ فکریش هەمان وەزیفە ئەتوانێ بگێرە بەڵاتەن نوخبەویە یعنی فکر ڕاستەوخۆ شۆڕ نابێتەوە بەناو هەموو کۆمەلگا شۆڕ نابێتەوە بۆ هەموو تاکوانە بێت لە ڕێگای بۆ منە هوەرەوە لە ڕێگای سینەماوە لە ڕێگای ئەدەبەوە لە ڕێگای کەناڵەکانی ترەوە تۆ فکر شۆڕکەیتەوە بۆ جوگە جیاوازەکانی کۆمەلگاوانە بەڵام ئەوەی کە کێشەیە بەڕای من فکرانێ جار ئەوەیە کە سنوورەکانی گوتاری ڕۆشنبیری ئێمە زۆر جار سنوورەکانی تێکەڵە بێ لەگەڵ گوتاری دینی و کۆنەپارێزیە لە ڕاستیایە بۆ منە من یەک نمونەیەکە گوێرمەوە کە ڕەنگە کەمێک وشەکەنە شیادوانە بەڵام لە کاتێکە مامۆستایەکی سەلەفی کە بۆ بەشێک لە پیاوی کۆمەلگای کوردی وشەی گەوات بەکارێنێ مەسەرەن ناو منزومە و بیرکردنەوەی ئەم دابشکاری هەیە پیاوی باشی و پیاوی خراپ چێوانە باشە کێشەکە هەیە دەستەیەکی زۆری ڕۆشنبیرە لەسن هەڵێستا وەرەگرن بەرامبەر بە موشەیە کاڵێن نابێ موشەیە بەکار بهێنرێ لە کاتێکە ئەمە تۆ خزاویتە ناو گوتاری سەلەفیەتەوە تۆ باوەڕ دۆهێناوەکەن بەشێکی ناو گوتارە سەلەفیەوە وەیە کە کاتی هەڵوێستا نوێنی بەرامبەر بە موشەیە و تووشی تەشەنوو دەبی بەرامبەر بە موشەیەک دەلالەتە لەوەی کە تۆ بەشێکی لە ناو ئەم گوتارە سەلەفیەوانە بۆیە لەم حاڵەتانە فکرە بێ هەمیشە سنوورەکانی خۆی لەگەڵ سنووری گوتارە کۆنەپارێزەکانە بزانێتوانە بۆ مەسەلەی ئەوەی کە بۆ ڕەخنە لە دینی ئیسلامە گرتە من لە هندستان نیم تا لە هندۆسی بگرم و لە چین نیم و لە بوزایی بگرم و لە کۆمەلگایەکی مەسیحیان نیم تا لە مەسیحەتی بگرم کۆمەلگای من کۆمەلگایەکی ئیسلامیە بۆ مەسەلەی کۆنەپەرستیش لە ڕاستیە من باسیەوە کرد دین و خێڵ دوو ڕایەڵی گەورن کە کۆنەپەرستی بەرەمێننەوەوانە و جگە نەکرد لە دین و خێڵ شێت لە زۆر شۆر لە کۆمەلگای مە پۆستمۆدێر نەخێڵ کۆنەپارێزی بەرەمبێنێتەوەوانە بەڵام تر کاتەکارەوە نەبوو لەو بەشە بچووکانەیە ڕسمان یەکپۆشی پێ باش بۆ منیش پێم خراپەوە ئازادی زۆرڕایە سەر ناکرێت بەڵام ئەوەی من گوتم یەکپۆشی دژی ئازادی منداڵە هەرگیز دوو منداڵ سێ منداڵ نادۆستەوە هەمووی پێکەوە حەزیان لە پانتۆڵی ڕەش و جلیسکی بێ ئەوان مەسەلە ئازادی زۆرڕای نییە بەڵێنی منەوی تۆ ئەوان سنوزارکردنی ئازادی و تاویانەیە لەسەر ئەوە قسە بکرێت باشە پێکەنین گوناهە یاخود وەکو لە ڕاستی ئەوەی من سەرنجدا بێ لێ وردبێتنەوە بەشێکی زۆری مامۆسایان ئێمە و خەڵکی وڵاتی ئەمە چێژ لە خۆگرتنەوە لە چێژبینی نەبینی عنی زۆر گرنگە بەلایەنەوە بۆ پێر بکەن کە خۆی بگرێ پێ نەکەنێ سزانم ئەم نەویدی خۆگرتنەوە و تعبیر لە خۆ نەکردنە سزانم ئەگەر پێکەنی لە شوێنەکانی بەتایبەتی مامۆسایان منەوەم بەدی کردووە لە بەچای قابی زۆر بەدەنگ بەس پێ نەکەنی
هەشتێکی نەریتیەوە پێشم وایە دڵنیانی لەمە بازوەرین نەبن ئایەکێ لە تێن کۆماندنێتمانەیە دە بنەماگرنگەکەی ئۆزان فێکتر پێ حەسەن بەنایە ئەڵێ بۆ پێمەگەنە بۆیە مامۆساکەی دوێ لەوانە بێت ئەڵێم دڵنیانیم گومانم هەیە چونێکێ لە عینەکانەوەی بەڕاستی ئەو بەڕێزەستی پێش قسە لەسەر کێشەکانی قادی لە ڕاستە کارەکەکە هەر ئەوەندەیە ویست بەڕاستی یەکێک لەو شانی وای کردۆ مامۆسایانی ئەمە ئابە و شێوەیە خراپە لە ئەو تعبیرکردنی منداڵی وڵاتی ئەمە لە ئازادی بڕوانن ئەوە کارەکە پەروەردەنەکردنی مامۆسای گەورەترین کێشە ئەوەیە مامۆسایانی ئێمە ساڵانە ڕاهێنانی مامۆسایان نابین لە وڵاتانە هەموو ساڵێک بە دوای لە پشووی هاوینا مامۆسایانە بێ هەندی سان و بچنەوە پرۆسی پەروەردەکردنەوە ڕاهێنانەوە لێرە ئەمەمانیە من تاوانەکە بە هی مامۆسا نبینن هەر چەنە کەمتەخە من لەوە زۆر سپاس بۆ هەموو لایەکان پانێڵی سێمی کۆتایی هات